ئازیزانمان لە هەرجێکن سڵایەمەتان لێبێت بەیانیتان باش بێ بە هیواین کە ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامەرانی بێ بۆ هەموو لایەکتان. خۆشحاڵین ئەم ڕۆژ کۆمەڵێ بڕگۆ بابەتمان بۆ ئامادەکردوون بەو هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگۆ بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم بۆ ڕۆژمان سێتەوەرمان بۆ ئامادەکردوون لا تەوەریەکەم و سەرتاماندا باس لە جوانکاری لووت و ماکەکانیەکەین. وەگەزانین لە ئێستادا زۆر کەس هەن خوازیاری ئەوەن کە جوانکاری لووت بکەن. ئێمە ئەمڕۆ باس لە ئەو جوانکاریانە ئەەکەین و جۆرەکانی و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ماکەکانی چیە و پێویستە ئەو کەسەی کە نەشتەرگەری لووت ئەکات چۆن خۆی ئامادە بکە و لە هەمان کاتیشدا ڕێنمایی پزیشکی پسپۆرت چیە بۆ ئەو کەسە. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە گوزەران و باڕۆدۆخی کرێکارانی بیانیەکەین لە هەرێمی کوردستان و گەزاین کە ژمارەی زۆر کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان هەیە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەوان ژیانیان چۆنە لێرە و مافەکانیان چیە و تا چەند مافەکانیان بۆ دەستەبەرکراوە تا چەند هەوڵدراوە کە جیاوازی نەکرێت لەگەڵ دەستی کاری ناوخۆیدا و لە هەمان کاتیشدا سەرۆکی ڕێکخراوێک لەگەڵمانە کە داکۆکی لە مافی کرێکارانەکە. ئێمە ئەمڕۆ باس لە کار و چالاکیەکانیانەکەین بزانین کە چییە و چۆن توانیویانە کە هاوکاری کرێکارانی بیانی بن لە هەرێمی کوردستان. ئەمەش تەوەری دووەمان. دوا بە دوای چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە کتێبێک ئەەکەین بە ناوی کتێبی مێژووی بەشێک لە هۆز و تیرە و بنەماڵە کوردیەکان. ئێمە ئەمڕۆ باس لە ناوڕێکی ئەم کتێبەکەین بزانین ئەم کتێبە باس لە چی دەکا و چەند بەشی هەیە و لەکەیدا بە چاپ دەگەێنێ و لە هەمان کاتیشدا باسەوە دەکەین کە نووسەر ئامانجی چیە لە نووسینی ئەم کتێبە و چۆن توانیوێتی کە برەو بەو کتێبەت بدات بۆ ئەوەی کە بتوانێت خزمەت بە مێژووی کوردی بکات. بەڵێ ئازیزانم ئەمە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمانە بەو هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگۆ بابەتەکانمان ببینن. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوریەکەم و سەرتاماندا باس لە جوانکاری لووت و ماکەکانیەکەین بزانین ئەو کەسانی کە جوانکاری لووت ئەنجام ئەدەن ماکەکانی چیە و ئامۆژگاری پزیشکی پسپۆرت چیە بۆ کەسانە و چۆن خۆیان ئامادە بکەن بۆ ئەم نەشتەرگەریە. هەر بۆ مەبەستەش بەڕێز بەیاد جەزا پسپۆڕی نەشتەرگەری ڕوخسار و شەویلگا باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر گیان سڵاو لەبێ و بەیانیت باش بێت. بەیانیتان باش. سپاس دەکەم. بەخێراتیت. دکتۆر با سەرتا پێناسێک بۆ جوانکاری لووت بکەین بزانین چییە و چەند جۆری هەیە. جوانکاری لووت هەروەک خۆی لە ناوەکەی دیارە یعنی ئەو نەشتەرگەری کە بۆ لووتەکرێ ئیتر شەرت نییە تەنها بۆ جوانکاری بکرێت لەوانەیە بۆ ڕێکردنەوە بکرێت مەسەلەن لەوانەیە بۆ دروستکردنەوەی لووت بکرێت کە بڵێن یەکێک تووشی حادیسە بیان شتێک بێ ئەکرێ بە نسبەت جۆرەکانیەوە جۆری زۆرە بەڵام بەعام 4 جۆرمان هەیە بە کوردیەکەی نازانم یعنی ناتوانم یعنی دەری ببڕی بە کوردی هەنێ جار مستەڵەحاتێک هەیە بڵێن بە کوردی بەڵام بە شێوەیەکی عام هەمانە پێوتری ئۆپن ڕاینۆپلاستی یعنی بڵێن لووتەکە ئەکرێتەوە بە کاملی هەمانە کلۆزی پێوترێ کلۆز دەکە بۆ چەند حاڵەتێکی بچووک و دەستکارێکی بچکۆلی مەسەلەن بەشی خوارەوەی لووت یاخود بەرزێکی کەم لەسەر کۆڵەکەی لووت هەبێ ئەواکرێ ئۆپنەکە بڵێن بۆ جوانکاریە تاواکەی ئەوەی کە شکلی کاملی لووتەکە گۆڕێ. نوعی ترمان هەیە پێوترێ فیلەر ڕاینۆپلاستی یعنی ئەوانەی بە فیلەریکەن چەند چاڵ و چۆڵێک یاخود بەرزیەکە شاریتەوە شتێکی کەم بکرێ. هەشمانە پیاڵێن پریزەرڤیشن ئەو پریزەرڤیشنە شتێکی مستەڵەحێکی تازێ بەڵام هەر لە کۆنەوە هەبووە ئەوەیە کە بەستەر و ماسوولگەکانی پارێزی زۆر بۆی شێوەیەکی تەبیعی وەرگێت. زۆر باشە. دکتۆر ئەم جوانکاریە لە کەسێک بۆ کەسێک یاخود لە لووتێک بۆ لووتێکی تر جیازی هەیە. طبعا ئەگۆڕێ ئینشاءالله باسی شەکەین لە بڵێن لە پرسیارەکانی داهاتوە طبعا لە کەسێک بۆ کەسێک گۆڕێ بۆ هەموو کەسێ نابێ لەوانەیە کەسەکە خۆی جوان بێ لوتی ناشرین بێ بەڵام شتێک داوا بکە لەگەڵی نەگونجێ یاخود ئەو لوتی ئەو داوایەکە شتێکی زۆر جوان بێ دەموچایشی جوان بێ بەڵام بێکەوە نەگونجێ ئیترە گۆڕێ لە کەسێکە بۆ کەسێکی کا گۆڕە. زۆر باشە. دکتۆر زۆربەی و کەسانی کە جوانکاری بۆ لووتیانەکەن زیاتر سێری کەسە ناسراوەکانەکەن یاخود ڕسمێک ئەهێنن بۆ ئێوە پێتانەڵێن کە بەم شێوەیە جوانکارێکەکەمان بۆ ئەنجام بدە. ئەمە بزانم کە لەو کاتە ئامۆژگاری ئێوە چی ئەبێت بۆ ئەو کەسە؟ تاوانە بێ باری دەرونی نەخۆشەکە پێشوەخە دەبێ قسەی لەگەڵاکەی مەسەلەن ئەگەر بووی ببێ بڵێ ڕاستە بۆتە بێ مەسەلەن بەس بەڵام دکتۆر وەکو ئەبێ ئەو بزانێ نەخۆش کە ساحیر نییە ینی بتوانێت سەری دەموچای بکە بە دەموچایەکی تر ئەبێ بڵێن گفتوگۆی لەگەڵا بکەی تێبگەێنی بڵێ ئەم لوتە لەوانەیە بۆ تۆ نەبێ یاخود ئەم شکڵە لەوانەیە بۆ تۆ جوان نەبێ لەوانەیە لوتەکە جوان بێ هەروکوتم
کەسەکە خۆشی جوان بێ بەس بەڵام لەوانەیە لەگەڵ لێک نەگونجێنیا خۆت ئەو شکڵێکی ئەوێ دەرنەچێ بۆی لەبەرەوە پێشوەخت باسکرێ. ڕاستە دکتۆر ڕاوێژی ئێوە بۆ کەسانە چییە بێت کە کاتێکێنە لای ئێوە و پێش ئەوە ئێوە باس لە ماکەکان و جۆری نەشتەرگەرەکان بۆ ئەوکەن؟ طبعاً یعنی کە نەخۆشیێتە لاو بیدایەت ئەبێ باسکردنێکی تێروتەسەلی لەگەڵا بکەی ئەبێ هەل لە نقطەی بیدایەتەوە تاوەکو نقطەی نهایەت بڵین قسەی لەسەرکی و نەخۆشەکانیشمان لەبەرەوەی بڵین سوۆشیال میدیا و ئینتەرنێت و ئەوانە هەیە زۆربیان ینی معلوماتێکی ئامان هەیە لەسەر وەزعەکە عادەتەن ئەگە پرسیارێکی ژیا خۆت شتێکیش کە دکتۆرەکە بیری بچێکە بە نەخۆشەکە بڵێ نەخۆشەکە زۆر جار بیرێ خاتەوە ئەبێ ئەو هەمووی باس بکرێنی بڵین ماکەکانی باس کرێ ماکە دائیمەکان کاتەکان هەمووی لەگەڵا باسەکەین ئەنجە لە ئاخیراگەر ڕێکەوتی لەسەر ئیشەکە بڵین بەرەو پێشەڕۆین ینی بڵێن شتی زیاتری بۆکەین. زۆر باشە دکتۆر هۆکاری بڵاوی جوانکاری لوت لە ئێستا چیە وا هەیە کە لوتیشی هیچ ئایبینە بەڵام هەر ئەو نەشتەرگەریە ئەکات ئەمە بۆتە مۆدلێک لە ناو خەڵکیە هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە؟ خۆی زۆر هۆکاری هەیە بەس من ئەوەی کە منی بینم بە بڕای خۆمیانی ڕای شخصی خۆم ئەوەیە ینی بڵێن مشتەماعی ئەمە زیاتر وردی لەن خۆیان یعنی ئەگەر لوتێکی خۆمانە بڵێن بەیەکێکی بیانەوە بێ لەوانەیە ینی زۆر ناشاز دەرچێ مەسەلەن لەبەر خۆمان وردی لەن ینی زیاتر پێمانەوە ئەنجا زۆر بەشی بڵێن نەخۆشەکان بۆ بچووکردنەوەیکەن سەراحەتەن هۆکارەکەش هۆکاری تریشمان هەیە مەسەلەن هەیە حەزەکە وەکو ڕەفیقەکەی بکە بڵێن چاولێکەریەکە مەسەلەن هەیە عیلەکەی هەمووی کردوێتی خۆشی ئەو کێشەی نییە ینی بڵێن بەس حەزەکە زیاتر بیکە بەڵام هەروەکو پێشتری ژوتم شەرت نییە هەچ کەسێ هاتە لات بۆی بکەی ینی جاری وایە لە دەنە خۆشە دوانیان ڕەفزەکەیتەوە بۆ نمونە ئەڵی بۆ ناکرێ خۆ دەگەر ینی بڵێن دکتۆرەکە خۆی سوورە زانێ بۆی ناکرێ بەڵام هەر بۆی ناکە ینی ئەڵێ من بۆم ناکەم ینی بڵێن زەمیری قوبوڵ ناکە دەستکاری کە چکە لەو بڕوا ناکەین ینی نەتیجەکەشی لەوە جوانتر بێکە هەیەی هەر لەوانەیە وەکو خۆی دەرچێتەوە یا خۆ شتێکی کەم فەرقات چکە بەجددی جوانکاری لوت کاتێوێ بەلایانی کەمە بێ ساڵێک لە تەمەنی خۆتی بۆ دابنێ بە هاتوو چۆ ئەنجا نەتیجەکانیشی لە بیدایەتەوە ینی بڵین دەرناکەوێت شێک دەرەکەی بەس بەڵام نەتیجەی نهایەتی لەوانێت زۆر درێژە بخایستە. دکتۆر ئەو کەسانی کێنە لاتان بە پێی شێوازی لوتەکە پێیان ئەڵێن کە ئەنجامەکەی چۆن دەرەچێ بۆ نمونە ئەو کەسانی کە لوتیان گۆشتنە ئەمانە بگومان نەشتەرگەرەکە زیاتر سەرکەوتوو نابێت لەو کەسانەیە ئێوە پێیان ئەڵێن طبعا ئێستا مەسەلەن ئێستا طبعا شتێکی باری دەرونی نەخۆش جا لوت زۆر مشکلە ینی بۆ نمونە جاری وایە کەسەکە خۆی کە هەر خوشکەکانی خۆی ینی بڵێن تعلیقی لێن لاوانە بڵێن هیچ نەگۆڕایی مەسەلەن بڵێن تۆوای طبعا لوتەکان ئەگۆڕێ مەسەلەن لوتێک گۆشتن نەبێ زووتر نەتیجایە بێت دەستەوە گەریکە گۆشتن بێ ئەبێ پێی بڵین ئەبێت تەحمولی زیاترێ هەبێ شەر نییە ناشرین دەرچێوە خۆ سەرکەوتو نەبێ بەس بەڵام ئەبێ نەخۆشەکە تەحمولی زیاتری هەبێ وەکو چۆن دوو کەس یەکەنێکی کان مشکی زیرەکە و مێشیکان مشکی تۆزە خاوە ئەوەی کە زیرەکە بە یەک جاوەرێگرێ بەس ئەوەی کان لەوانێ سێ چوار جار بخوێنێتەوە ئەنجاوەریگرێ بەڵام هەردووکیان لەوانێ نەفسی نمرە بێنن بەو شێوەیە دەرەچێت دکتۆر هیوا هەیە شکاویش و جوانکاریش بەیەکەوە کا بۆم کەسانە چۆنە بەڵێ ئەویان تۆزێ ئەگەر شکاوەکە مەسەلەن تازە بێ یاخود کۆن بێت تۆزە ئیشەکەی قورستر دەرەچێت لەبەرەوەی هەج دەستکارێک لە شکلی نەخۆشا بکرێ یاخود ئەمەلاتێکی پێشووی تری بکرێ هەم کاتی زیاترە بێ هەم بڵین ماکەکانی لەوانەیە زیاتر تیاڕۆبە. بێکمان دکتۆر ئێوە چ ڕێکارێک هەیە کە بە نەخۆشەکانی بڵێن لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری لوتا بۆ نمونە دوای ئەوەی کە نەشتەرگەریەکە ئەنجام ئەدەن پێویستە چی بکەن ئەوان لە ماڵەوە؟ بەڵێ طبعا هەموو کەسێک ئەبێ چەند شتێک بکە بۆ نمونە نابێ بڵێن بچێ بوجیم نابێ زۆر ڕاکات ینی بڵێن خۆی هیلاک نەکە ینی نەچێتە حاڵەتێک ئەوەی کە دڵی پەلەپەلەکە و وەکو چۆن ڕاکردنێکی بەسیتەکە یا خۆ شتێک نابێ ئەوانە بکات چکە ئەگەری ئەوساندن و خوێنبەربوونی ئەبێ ئەگەر لە بیدایەتەوە بێ بڵێن تازە ئەمەلاتەکەی کردبێ ئەمە یەکێک لەوانە دووەم مەسەلەن نەبێ نەخۆشەکە کە چۆ ماڵەوە ئەبێ بە فلاتی پاڵ نەکەوێ ئەبێ تۆزێ سەری بەرز بێ چەند پشتێ بخاتە ژێر پشتی و سەری بەمەش ئاوساوی و شینبوونەوە و کەمە بێتەوە خوێنبەربوونیشی کەم بێتەوە لەبەر ئەو خوێنی کە بە فلاتی لە دڵیەوە ڕۆبە سەری ئەو کاتە بەعکسەوە ڕاتەوە خوارە و بڵێن چانسی ئەو شتانی کەمە بێ سێمیان مەسەلەن پێڵی سەهۆڵ دابنێ لەسەر ناوچەوانە لەسەر ڕوومەتەکانە ئەمی ژواکە کە ملوولەکانی خوێن تەسک بێتەوە خوێن زۆر بۆ ئەو شوێنە نەڕابۆی بێ ئاوسێنە ئەوە شتێکی تر مەسەلەن لە ڕووی نان خواردنەوە
بیدایەت تۆزێ دانەکانی سەرەوەی لەوانەیە بکەوێتە ئازار. دکتۆر هەر لەسەر خواردن ئەمە پرسای ئەوە بکەم کە ئەو کەسانەی جوانکاری لوت ئەنجامەدەن پێویستە چی بخۆن چی هەیە کە نەیخۆن بۆ ئەوەی کە زەرەر لە وەکو خواردن زۆر کێشە نابێ بەس بەڵام بەعام ئەگەر ئەو خواردانە بخۆن کە فایبەریان زۆر تیا بۆ نمونە سەوزە و میوە زۆر باشە هەم یەکەم یاریدەدەری چاکبوونەوەی خێرایانەکە دووەمیشان مەسەلەن کە تۆ بەیەکی کەڵی عملیاتی بۆکەی ئەبێ بیدایەت پاڵکەوە زۆر نەجۆڵێ بڵێن تووشی حاڵەتی لەوانەیە قەبزی ببێ بۆ نمونە ئەو کاتێ یارمەتی دەریە بێ بۆ ئەوەی کە تووشی قەبزی نەبێ خودت بڵێن زۆر زەخت لە خۆی نەکا لەو حاڵەتانەیە لەبەرەوە خواردنە فایبەر ئەوانی کە پڕن لە فایبەرۆکو سەوزە و میوە زیاتر باشترن. دکتۆر زۆر کەس هەن لە کاتی ئەنجامدانی ئەو جوانکاریەدا کێشیان لە هەناسیان بۆ دروست هەبێت ئەمانە چۆنن وە چۆن بتوان چارەسەری بکەن. زۆربەی نەخۆشەکان بیدایەت کێشیانە بێت لەبەرەوەی ناو لوتیانە ئاڵسێ مەسەلەن ئەم پێستەی سەر لوتی چنێک ئەستورە ئەو میکۆزایان بڵێن ئەو پەردەی ناو پۆشی لوتی کردووە زۆر تەنکترە لەو. مەسەلەن تۆ بیدایەت کە ئەم 8 ڕۆژ 10 ڕۆژە ئەم قاڵبەی سەر لوتەکەی کە بۆ دانێ بۆی زۆر نەئاڵسێ و شکڵی تێک نەچێ بڵێن ئەی پەستێوی دیوی دەرەوەی سەرلوتی لەبەرەوە لە ناوەوە زیاتر ئاڵسێ لەبەرەوە احتیمالی زۆربەی نەخۆشەکان بیدایەت لوتیان هەناسیان تەنگا بێ دوایتر وردە بڵێن کەمە بێتەوە بەڵام ئەگەر مەسەلەن خۆی لوتیە پچکۆلە بێ تۆ بچی زۆر دەستکاریکی بۆ نمونە کونە لوتەکانی بچووکەیتەوە ئەوانەش تووشی حاڵەتی تەنگە نەفەسیە من دوای پێشیان بە نەشتەرگەری تر بێتەوە. دکتۆر تا چەندێک نەخۆشەکە لەم حاڵەتانە ئامێنێتەوە بڵێن بۆ نمونە ماکەکانی تیا دیاری ئاات ماکە سەرەتایەکانی بڵێن کاتەکانی هەمووی زۆر ناخانە تقریبن هەفتەی 10 ڕۆژەخانە بۆ نمونە ئاوساویشین بوون ئەوانە بەس بەڵام من ئاوساوی کاڵم ئاوساوی بۆ نمونە لە سای هەشتای ئاوساوی لە 2 هەفتەیە لەوانەیە نەمێنێ بەڵام ئاوساوەکەی تریشی بۆ نمونە لە سایسی لە سای 20ەکەی تر لەوانی درێژە بخانێ بۆ 2 مانگ بۆ 4 مانگ بۆ 6 مانگ جارەوە ساڵ و 2 ساڵی شەخایانێ هەنی کە تۆ لوتێکەکەی بیدایەت لەوانێ زۆر جوان بێت لەوانەیە تۆ خۆ ئیشەکە لەوانێ وانە بێ بەس بەڵام لەوانێ بیدایەت زۆر جوان بێ بەڵام ناشرینەکەی لە ئاخیرا دەرەکەوێت بۆ کە ئەم ئاوسایانی شێتەوە ئاوسایەکە زۆربەی چاڵ و چۆڵی و بەرزینزمەکانی لەوانەیە کەڤەر کرد بێت لەو حاڵەتەیە بەس بەڵام دوای ئەوە کە ئاوسایەکانی شێتەوە ئەنجا لوتەکە دەرەکەوێت. دکتۆر زۆر کەس هەر باس لەواکەن کە ئەو بەنجەی کە بۆیان بەکارەهێنێ یاخود ئەو ماوەدانەی کە بۆ پاکردنەوەی پێستەکە لە کاتی نەشتەرگەریەکە بۆیان نەکرێت ئەمە کاریگەری هەیە لەسەر پێستیان ئەمە تا چۆن ڕاستە ئەوە ئەکەوێتە بابی حساسێتەوە تاوان تۆ هیچ نەخۆشێک لە پڕ نابێتێنەوە ئەمەلیاتەوە تاواکو چەند فحوساتێکی بۆ نەکرێت جا پێشتریش دکتۆری بەنجەی بینێ ئەگەر بچووکترین خەلەلیا خۆ بچووکترین خراپی هەبێ بۆ سەر باری تەندروستی نەخۆشەکە ئیشەکەی بۆ ناکەین ئەوە یەکەمیان طبعاً لەوە دەرەکەوێت ئەنجا دوای دکتۆری بەنجەکە چەنە ئەو ئیشی من نییە بڵێن لێ پرسێت چەند جاری تر بەنج کرایی پێشتر چۆن بۆ کێشە و چی بووە بەنسبەت ماوەدی تاقیمەکەەوە بڵێن ئێمە هەر زۆربەی کات هەر بێتادین بەکارین بێتادینش بڕێک لە نەخۆشمان هەیە ینی بڵێن حساسەتی بۆی هەیە بەڵام خۆشبەختانە زۆر کەمە ینی تاسە خۆم شخصی خۆم تووشی ئەو جۆرە نەخۆشانە نەبوو. دکتۆر دوای چەندێک ئەنجامەکەی دەرەچێت زۆر کەس هەیە کە لە کاتی جوانکارێکە یەکسەر لە لوتم ناشرینە بە دڵم نییە ئەو ئامۆژگاریتان چێ بەو کەس ئەوە زۆر مهمە ئەو پرسیارە ئەبێ نەخۆش طبعاً وتمان پێشتر کە قسەی لەگەڵەکەی بێ بۆی ڕوونکەیتەوە نابێت چاوەڕی نەتیجەی بیدایەتکە هەروەکو ئاماژەشم پێ و جاری وایە نەتیجی نیایی لە ساڵێک بۆ 2 ساڵە دەرەکەوێت لەبەرەوە بێ نەخۆشەکە ئەبێت زۆر تەحمولکە ئەبێ حسابکە بەلایانی کەم و 6 مانگ ساڵێکی تەمەنی خۆی بۆ دابنێ بۆم ئیشە ئەنجا بڵێن بیدایەت کە بۆ نمونە ئەگەر لوتی زۆر گەورە و خوار و خێز بێ نەتیجەیەک دەرەکەوێ ینی شتێکی هەیکلێکی دەرەکەوێت بەس بەڵام شەرنی ئەو هەیکە لە نهایی بێ پێڵیتەوە بۆی ڕوونەکەیتەوە کولی جارێکێتەوە بەلات لەزگەیەکە گۆڕیان خوشتێکە بێ یەتەوە بەلا بۆ ڕوونەکەیتەوە بڵێن ئامۆژگاریەکی چی بکە پێڵی تەحمل بێ ئێشتا ئەوەی ترێماوە بە مەزەنێ ینی زۆر جار نەخۆشە بۆ لە تا 5 مانگ هەر ئاوساوی هەبووە لە 6 مانگە لە پڕ نەماوە بەڵام کە نەماوە هەر ئەبێ سەردانی دکتۆرەکەی کاتەوە فترێکی چکە هەج نەشتەرگەی لە دەم و چاو بکرێ وەکو نەشتەرگەریەک نییە بۆ نمونە ڕێخۆڵە کێرەکە یاخود چەوری ورگلابەری یەکسەری پێێتەوە دیار نەبێ ئەمە دەم و چاو ئەنجالوتیش زۆر دیارە ینی لەبەرەوە بێت تەحمولکە و ئەبێ بزانێت چی بەسەرێت و زۆر بەشت نە ڕاستە دکتۆر زۆر کەس هەنەوانی کە نەشتەرگەریەکەن ئەو لەزگەیان لە لوتیانە مێ بزانم تا چەندێک پێویستە و کەسە بیا لە لوتی و چۆن بەکاری بهێنێت خۆی هەنە پزیشک هەر بەکاری نانێ بەڵام بەکارێنانی لەزگە شتێکی زۆر باشە هەم ناڵێ زۆرتر بە ئاوسێ هەم وەکو چۆنێکێک دەستی پشکێک گەچیان تێگر جاران بۆ یەگەر زەربەیەکی بەرکەوتەوە
زەربەیەکی بەرکیا خود نەجوڵێ ئەو شوێنە سابت ببێت تەسبیت بێ بڵین زۆر یاریدە دەرەبێ هەتا زیاتر لەزگی لێبە باشترە عادەتەن لە 6 مانگ و 4 مانگ و 6 مانگە ئیتر وردە وردە نەخۆشەکە کەمێکاتەوە لەوانەی وای لێ بکە بەس شەوان لێبە یاخود کاتێک هەسکا بە ئاوسێ لەو کاتێ لێبە بەڵام زۆربیان لە 6 مانگ تێناپەڕن زۆر کەس هەیە دکتۆر حساسیەتیان بەم لەزگانەش هەیە ئەمان چی بکەن ئەنوع هەیە توانی لەزگین و ئیتر بەکاربێنی دکتۆر ئەی مەساجکردن مەساجکردنی شتێکی مهمە بەڵام بیدایات دکتۆرەکە خۆمان بۆ یەکەین چکە بۆ شێڵێن ئێوە چۆن بکرێت بەڵێ تاوان من خۆم شخصی خۆم هەنێ ویدۆم دروست کردووە ئەسڵان جاری وایە بۆ نەخۆشەکەی نێرم زۆر بە ینی بۆ وازەحی و بە تێر و تەسەلی بۆم دروست کردووە ئەتوانێ ینی هەموو کەسێکی ئاسایی ئەتوانێت ئەو ویددیۆ بکات لە لوتێک بۆ لوتێکی تر ناگۆڕێت طبعاً چۆن ناگۆڕە جاری وایە لایەکی ئاوسەیە نەخۆشەکە زانێت لوتی کەوتووە بەو لایە مەسەلەن لای ڕاستی هەڵسێ پاڵی پێێنە بەو لایە جاری وایە ئەگۆڕێ لای ڕاستی نیشەتەوە ئەکسە بێتەوە جاری وایە کوونە لوتەکانی بەبوونی ئاوسایەوە فەرقی تا دروستە بێ ینی ئەم شتانە ئەبێ بۆی شەراکی ئەبێ بزانێت کە چی یعنی چی ڕۆە جاری وایە بۆنێکی ناخۆشیە لە ناو لوتی ئەبێت تۆ پێشتر پێوتی بێ کە ئەمە تەقەڵەکانە لەوانەیە بڕزێ دەستکا بە ڕزین ناخۆشە بێ ئیتر پاکردنەوەی تۆزێ زەحمەتە بێ ئەم شتانە هەمووی بۆ نەخۆش ڕوونەکەینەوە پێش دکتۆر ئەگەر هاتو ئەو کەسا لوتی بەدڵ نەبوو تا چەند جاریتر ئەتوانێت جوانکاری بکاتەوە خۆی بەپی پێویستیە دووبارەکردنەوە هەروەکو وتم هەنێ پزیژی کە نایکاتەوە لەبەرەوەی دووبارەکردنەوەی لوت زۆر قورسە بەڵام من نەخۆش هاتۆ بەڵام 4 جار کردوێتی سەری 5 جار من بووم بەڵام کولی جارێکی کە لوتی زیاتر ینی زەرەرە وەرەگرێ بەڵام جاری دووەم بڕوا ناکەم ئەو کێشەی زۆر هەبێ وەکو جاری سێم و چوارم وردەکاری لەسەر بۆنکردن لەسەر هەناسەدان خۆی مەسلەی بۆنکردن هەنێ نەخۆشەڵەڵێ بیستومە بۆنە نامێنێ بۆ نمونە ئەسخانەکانی بۆن لە بەشی سەرەوەی لوتان لە دووە بەس لێک حاڵەت ئەگەر لە کاتی بۆ نمونە شکاندنی ئەسخانەکە یاخود ئەوانەیە ئەگەر لە دەستی دەرچی یاخود مەسەلەن زۆر شارەزانە بێ دکتۆرەکە لەوانەیە ئەو حاڵەتانە ڕۆبە ئەزیێت بگاخانەکان ئەگینا وەکو بۆنکردن لەوانەیە بیدایەت هەفتی یەکەم ببوونی بۆنی ئەو خوێن و بڵین ئەو قەتماقی خوێن و شتەوە تۆزێ بۆنکردنی ناخۆش بێ بەس بەڵام دواتر هیچ کێشەی نامێنێت دکتۆر زۆر کەس هەیە باس لەوە دەکەن کە جوانکاری لوتیان ئەنجامدا دواتر لوتەکەیەتە خوارەوە هۆکاری ئەمە بۆچیە گەڕێتەوە ئەویش یانی ئێستا ئەگەر شەرحیکەین ئەو عیلاقی بە جۆری نەشتەرگەرێکەوەیە مەسەلەن ئەو دکتۆرە ئەبێ ئەو لوتە هەڵواسێ بە خێتێکی تایبەت کە بڵین تووشی شیبوونەوە نابێ ئەگەر ئەو تەکنیکە بەکارنێنی لەوانێ وابێ یاخود لەوانەیە نەخۆشەکە زۆر دەستکاری لوتیکە مەسەلەن ڕایکێشی و خێتە شڕێنێ یعنی ئەو عیلاقی بە تەکنیکی دکتۆرەکەوەیە عیلاقی بە هێناوکەوە نیە دکتۆر زۆر کەس هەیە لە کاتی ئەنجامدانی ئەم جوانکاریانە نێوانی دەم و لوتی زیاکات ئەمانە پێویستە چی بکەن ئەوش پرسیارێکی زۆر جوان بوو من خۆم لە پەیجەکەی خۆم ئەوم نووسی بوو ینی بە زۆر بە دیتێڵ خۆی لێو زیان ناکە لێو هەر یەک قەبارەی هەیە بەڵام لەوانەیە نەخۆشەکە لوتی شۆڕ بێ ئەو لێوەی شارد بێتەوە بەڵام کە تۆ بۆی قەنجەکەیتەوە و جوانێکی بڵین ئەیخیتەوە باری ئاسایی ئەو کاتە لێوی دەرەکەی وازانە لێوەکەی ینی هەیە ینی زۆربەی خەڵک لێوی لە حاڵەتی نۆرمال زیاترە خۆی عادەتەن لە ئافرەتانە 15 میلیمتر 15 میلیمتر بۆ 18 میلیمتر درێژە لێوی بۆ لوتی بەڵام هەمانە بۆ نمونە 20 هەمانە هەژدەیە شتێکی وای یعنی ئەو فەرقا زۆری نییە بەڵام شۆڕی لوتەکەی وای کردووە کە بیشارێتەوە لەبەر ئەوە کە تۆ لوتێ گەڕێنتۆ باری ئاسایی ئەو کاتە زەقترە بێ دکتۆری ئەو لەبەر چاوەگرن ئەگەر کەسێک خۆی نێوانی لوتی و دەمی زیاد بێ ئێوە یعنی کارێکی وای بۆ نەکەن نێوانەکە زیاتر بکات خۆی ئەبێ مەسەلەکە لە لوتەکەی ینی ئیشە قورسەکە لە لوتەکەی ئێمە پێڵین تەوان لەوانێت دەرکەوێت لەوان لە کاتی نەشتەرگەرەکە هەر یەکسەری بۆی چاکەین پێڵین بەس بەڵام ینی بۆ لوتێک کە تۆ یەکبیتە بەنجی ئامەوە مەسەلەن لێوێت کە بەنجی مەزۆعی حەلەکرێ ینی قوربانی بۆ نایی پێڵین لەوانێ پێویست پێی بێگەر قەنەعاتی نەبێ ئەگەر شتەوێت بۆ نمونە دکتۆرەکە بکەی بە مەخەوەلکی نەفسی ئیشەکە بۆکە خود دواتر توانی دوای جوانکاری لوتەکە بیکەی دکتۆر باسمان لەو کەسانە کرد کە خۆیان خوازیاری ئەوەن کە جوانکاری بۆ لوتیان ئەنجام بدەن ئەی ئەوانەی کە تووشی ڕووداوێک بوون تووشی سوتاوی بوون یان دامێکیان کردووە ئەمانە چۆن ئێوە نەشتەرگەریەکانیان بۆ ئەوکەن تاوان ئەویش ئەکرێ بە دوو بەشەوە ئەوانەی کە نەشتەرگەری خێرایان بۆکەی بەڵام نەشتەرگەری خێرا باش نییە لە دوای حادیسەوە مەسەلەن بۆ نەخۆشەکە بەڵام لەوانێک
کۆڵەکەی لوتەک ئەخ لە بەرەوەی تۆ هەمووی ئەوساوە ینی مەسەنا ئەو کاتی کە تۆ چتە سەر نەخۆشەکە ئەکیید لە دوای 2 ساعتی حەدیسەکەی سەر ئاڵسێ خۆ تۆ فریایی ناکەوی لەو دقیقەک سەر جوانکاری بۆکە ئەنجە دوایەوە ئەو دەعامەی کە ئەیکا لەوانەیە مەشاکلی تریشی بێ لەوانەیە شکاویتری هەبێ لە شێوی گا لەوانە دەستی شکاویان لەوان قاچ شکاوێ ینی یان لەوانێ سەری عەزیەتی بەگەشتێ ملی عەزیەت بەگەشت بێ ینی لەوانەیە ئەو شتانە بڵێن ئەفزەڵێ دەی بەوانە یەکەم جار مەسەلەی جوانکاریەکە کە تۆ فریایی ناکەی لەو کاتە ئەوساوە عادەتەن دوای فترێک بۆیانەکەی مەسەلەن ئەو شتانەشی بڵێن کە وتێ باسیکرەوە حاڵەتانی ترکە زگماگین یاخود لوتیان بە بۆنەی شەرپەنجەوە نەماوەیان شتێک ئەو کاتە پلانی ترمان هەیە بۆی دروستکردنەوەکان پلانی دروستکردنەوەمانە زۆر باشە دکتۆر باباسێک لە فیلەر بکەین بۆ لوت ئەمانە چۆنن بۆ چ کەسێکە بێت ئەمە وەڵی مەسلەی پەتی ئەڵتونی و فیلەر بۆ لوتێک ناکرێت کە زۆر ناشرین بێ بەڵام فیلەر مەسەلەن ئەگەر بەرزاییەک هەبێ لێرەیە تۆ بچی ئێری بۆ پڕکەیتەوە تۆزێکەمیکەیتەوە یان خودت شۆڕێک هەبەیەک تۆزبووی بەرزکەیتەوە بۆ شتێکی زۆر بەسیط بەکارێنێ یعنی ئەتوانی پێی بڵێ جوانکاری بەس بارە کۆزمەتیکەکەی نەک پلاستیکەکە چکە و دوو حاڵەتە بڵێن فەرقەیە یعنی چاڵ و چۆڵێکی کەم شۆڕێکی زۆر کەم ئەوانی پێکرد ینی ئایبێکی کەمی پێپڕکرێتەوە مەسەلەی خێڵیش بۆ فشی لوت مەسەلەن بەکارێن یا خودت بە بەرزکردنەوەی لوت بەکارێنێ ئەوانەش هەمووی کاتین ینی شتێکی وەکو فیلەرەکە دکتۆر چەندێک ئەمێنێتوانێ ئایا جیازی هەیە لەگەڵ و شوێنانی تری دەم و چاوکە فیلەریان بۆ کرێت وڵی من دایمە نەڵام فیلەر بەکارێنێ فیلەر احتیما دەکاتە سێ نقطە یەکەمیان تەکنیکی دکتۆرەکە لە هەنە شوێنە دەی بنەی زۆر ئەڕوا دوو نەخۆشەکە ئەو مادەی دژە فیلەری کە لە جسمیایەتی هەیە زۆر ئەکتیڤە هەیە فیلەرەکە باشترین فیلەری بۆکی بە 3 مانگ نامێنێت هەشە 2 ساڵ 3 ساڵ تیامێنێتەوە هەشە ئەبێ بە هەتایی بڕێکی زۆری تیامێنێتەوە وتمان نەخۆشەکە کە بڵێن دژە فیلەرەکەی تایە دوو تەکنیکی دوتۆرە 3 ماوادەکە ماوەدمان هەیە بڵێن کەم ترێمێنێتەوە هەیە زۆر ترێمێنێتەوە لەبەرەوە ئەم سێ هینە قەرارەیە ناتوانم ینی مەسەلەن سێری یەکێکەم یەکسەر بڵێم ئەوە وا دەرەجێ ناتوانم گرنتی دوو حاڵەتیان بە مەسەلەن دکتۆرەکە و ماوادەکە بەس بەڵام ئەگەر دژە فیلەرەکەی زۆر ئاکتیڤ بێ ئەو کاتە هەموو شتەکان ڕەفزە بێتەوە ئەو کەسە لەو کاتە کامیان هەڵبژێرێ نەشتەرگەریەکە یا خودت فیلەرەکە ئەگەر شتێکی بچکۆلەی ویست یعنی ئەوەی نەویست کە بڵێن خۆی بخاتە ژێر نەشتەرگەری و ئەم بابەتانەوە فیلەرەکە باشترە ئەگەر حاڵەتەکەی بۆ نمونە گونجاو نەبوو بۆ فیلەر ئەو شتێککە ئەو ویستی بە فیلەر هەل نەکرا یاخود لوتی زۆری پێویست بە دەستکاری بوو ئەو کاتە نەسیحەتەکەین بۆ نەشتەرگەری ڕاستە دکتۆر باباسێک لە تاڵی ئاڵتۆنی بکەین زۆر کەس هەن لە ئێستاە ئەم تاڵە ئەکەن ئەمە بزانم چییە و تەکنیکەکانی بەکارهێنانی چین تاڵ نوعی زۆرە ئیتر شەریکات زۆرە مەسەلەن هەروەکو پێش ئاماژەشم پێکرد بڵێن بۆ ئەویش هەر بۆ شتی بەسیط بەکاری ینی بۆ حاڵەتی زۆر قورس بەکار نایانێ مەسەلەن لوتێک شۆڕە مەسەلەن لێرەوە تاڵیتێکی بەرزێکی تۆزێ بڵێن قوتیەکەیتەوە یاخود ئەم کونەلوتانەی فش بێ بڵێن بۆی کەمەکەیتەوە بەس بۆ حاڵەتی ینی چەند حاڵەتێکی زۆر کەم کە نەخۆشەکە گوناح بێ خۆی بقاتە ژێر نەشتەرگەری بەکارێنرێ بە پێی شەریکەکانیش ماوەی مانەوەکانی فەرقەکە چەندێک کەمێنێتەوە دکتۆر وەڵی من حەز ناکەم قسە لەسەرەوەکەم حەزەکەم بڵێن ئەویش تاڵیش زۆر نامێنێتەوە سەراحەتەن لەوانەیە مەسەلەن ئەگەر من قسە بکەم ناوانە بێ بە تەشیرێک یا خۆ چەند کەسێ لەوانە لێم عاجز بێمانە باشترە بڵێن بە پێی شەریکەکە گۆڕێ هەیە زۆر ئەمێنێتەوە مەسەلەن هەیە 6 مانگ ئەمێنێتەوە بەڵام زۆربیان خوار 6 مانگ ئەمێنەوە زۆربیان جاری وا هەیە 2 هەفتە 3 هەفتە ئەمێنەوە بە تایبەتی ئەگەر شوێنەکە تێنشنی لەسەر ینی بڵێن مەسەلەن هەیە بۆ کات ئای بەکارهێنێ ئەو ئەوەی کە بە نەشتەرگەری یەکێنێمە ئەم مانتقەیە زۆر تومە یعنی بەجددی بەتاڵ زۆر ڕناکێشرێ ڕاکێشرێ فەرقەکە بەس چووکە زۆر تومنە زۆر زوو یعنی پێست کە تۆ هەچ مادێ بکەیتە ناو پێستەوە جسمی خۆت ڕیاکشنی ینی بڵێن یەکسەری ڕەتفعلی بۆ دروستەکە چیەکە بە چواردەوری تاڵەکەیە هینیت یعنی وەکو چۆن لێ وەکو جسمێکی غەریب حسابی بۆکە دەستەکە بە خوراندن و ینی چۆن لێ خوراندن ناکە بێ خورێنی بڵێن داخورێ کە داخورە ئەکسەری ش لەبێتەوە هەیە چقڵی پێوە هەنێ تاڵەکان بەس بەڵام ئەوانە هەر فایدی نییە زۆربەی کاتە و شوێنانی کە تەنشنی لەسرە لەوانەیە لە خلاری کەمتر لە مایەکیش نەمێن زۆر باشە دکتۆر ناڕەحەتەکانی چۆنە بۆ کەسێک کە ئەنجامیەدا هەستی پێ کات کە ئەو تاڵات دایمە لە ناولوت عادەتەن بەنجی بۆکەین ینی هەر بەنجی مۆزوعی بۆکرێ ئەنجایشەکەی بۆکرێ لەبەرەوە بەس بەنجەکە هەستی پێکە
بەڵام دواتر دوای بەنجەکە بەریە هەست بە تونیەکە هەستەکە ئەحساسێکی ناخۆشی هەستەکە وەکو چۆن پێستێک ڕاکێشی. زۆر باشە دکتۆر ئەو کەسانی کە کڕگراگەیەک لە بەشێکی جەستەوە بۆیان ئەهێرن بۆ لوتیان ئەمانە چۆنە؟ ئەوە مەسەلەن ئەگەر نەخۆشێک جاری دووەم و سێمی بێ مەسەلەن یاخود جاری وایە جاری یەکەمیشێتی هەنێ لوتێ بڵین زۆر بڵین ئێرەی داکەوتەوە بەعکسیەوانی کە بەرزە مەسەلەن هەنێ لوتێ ئەم لای تەپیوە ینی زیاتر بە ڕاستکردنەوەی ئێسقانەکە حل ناکرێ یاخود بڵین حادیسەیەکە بەشێکی لە لوتی بۆ نمونە یان لە دەستیەوە خۆ داخوراوە ئێسقانەکەی ئەپوکێتەوە لەو حاڵەتانەیە کڕکراگی بۆ وەرەگرین ئەویش شوێنمان زۆرە بۆ کڕکراگە وەرگرتن بۆ نمونە پەراس و پشتی گوێچکە لەو حاڵەتانەیە بۆی دانێن یاخود جاری وا هەیە لە هەر لە کۆڵەکەی لوتی ماشەڵڵا هەنێ کەسێ ئەوەنە زۆرە پێویست ناکەانی دەستکاریکی. دکتۆر ئەمە چێنێکەوێن تۆ دایمیە خۆفیلەر و دایمیە بەس بەڵام کڕکراگەش هەر بەشێکی لێ هەر داخوری ینی هەر شتێک دەستکاریکی ئەچێتەوە یەک تۆزێ. دکتۆر زۆر کەس باسەوە دەکەن کە نەشتەرگەری لوتیان ئەنجامدا بەڵام دواتر لوتیان گەورە بۆتەوە هۆکاری ئەمە بۆ چیەگەڕێت؟ وەڵڵاهی نەزەریەک هەیە ئەڵێ لوت ئەگۆڕێ و ڕاستیشە ینی من ئەوەنی من دیقەتم ماوە مەسەلەن لەگەڵ تەمەنە ئەگۆڕێ ینی شکڵێ گۆڕێ هەم گەورە بێ هەم شۆڕە بێ ئەو شتانە هەیە ینی ڕاستە. دکتۆر لە تەمەنە لە چەند بۆ چەند لە پیاوان و لە خانمان یعنی جیازی هەیە بڵێن بۆ نمونە جوانکاری لوت ئەنجام بدەن؟ وەکو جوانکاری ئەگەر بەس بینە سەر بابی جوانکاری عادەتەن لە 2 ساڵە باش. بۆ پیاوان و بۆ خانمانیش لە 2 ساڵەوە کە نەخۆشەکە لەبەر دوو هۆکاریەکەم گەشەی بوەستێ دووەمیان نەخۆشەکە خۆی ئەوەنە کامڵ بێ کە قەراری ئەوە بات نەوەک مناڵ بێ و دایک باوکی بۆی بکەن و دوایی خۆی تووشی نەخۆشی نەفسی بێ ینی لە دوای ئەوە یاخود ینی نەخۆشەکە خۆی کامڵ بێ باشترە بۆی قەرارەکە بە بەشێک بێ لە قەرارەکە. زۆر باشە دکتۆر زۆربەی و کەسانی کە نەشتەرگەری لوت ئەنجامەدەن یعنی ئەگەر لە تەنیشتیاندانیشی زۆر هەست بە هەناسەیان ئەەکەی ئەمە خۆیان وا لێکە ینی بێتاقەتە بن هۆکاری ئەمە بۆ چیەگەڕێتەوە ئەمە چارەسەری هەیە؟ هەناسەدان هەناسە تەنگی یان خۆت بڵێن ئەوەی کە سەوتێک دەرەکە ئەمە بیدایەت هەنێ جار دروسە بێ ئەگەر زۆر بچووکیکیتەوە و علاقەشی بە تەکنیکەکەەوە هەیە مەسەلەن تۆ لوتێک هەیە ئەڵێمێ ئەوەنە بچووک بێ هەر چەندێک مەجای تابێەوەنە بۆم بچووکەرەوە ئێستا نەخۆشمان هەبووە لوتی زۆر جوانە ئێستا بەڵام هەرداوای بچووکترەکە ئەم حاڵەتانە بڵین هەناسەتەنگی بۆ دروستەکە ئەنجا کوونە لوتەکان ئەگەر بچووک بێ یاخۆ باریک بێتەوە ئەو سەوتە دەرەکەیانی. کاتە نەشتەرگەری لوتیش پەیوەندی هەیە بە دەروونەوانێ ئەگەر هاتەوە کەسە زۆر کات ئەم نەشتەرگەریەی دووبارە کردەوە کاتە دەرونی نەئارامە. بەڵێ تەمان ئێستا لە خارج ئەبێ یەکسەر نەخۆشەکە بچێ سەردانی دکتۆری نەفسی بکە پێشوەخت و پاشوەختیش هەر لەگەڵ ئەوێ ئەم شتە زۆر ینی باشە ینی هەیە ئیشەکەیشی زۆر جوانە هەر ینی ئەمێ ئەوە بڵێم ینی دکتۆر ساحیر نییە بەجددی ینی وەکو مهندسێک نییە مەسەرەن چیمەندتوێک و بلۆکێک بە مشاربی بڕێتەوە بە پەت و تەناف هەڵی سێنەخانوێک کە میلیمەتری لەو کە زیان نەبێ هەموو ئینسانێک دەموچاوی لای ڕست و چەپی وەکو یەک نییە یان ئێستا بە ڕێزی شتکە بڵێن هیچ نەشتەرگەرێکی لوتت نەکردو ئەگەر سێریکەین و زۆر لێ بکۆڵینەوە لەوانەیە فەرقێکی بچکۆلەی هەر هەبێ لەبەرەوە ئەبێ بزانن نەخۆش کە دکتۆر بەجددی سوپەرمان نییە ئەبێ بزانن کە لای ڕاست و چەپ هەمووی هەر فەرقێکی هەر ئەبێ لەوانەیە هەبێ هەیە لوتی زۆر ینی ناشرینە ینی ببوورە ئەو قسێشەڵێن بەس بەڵام دوای ئەوە قبول ناکە بچووکترین نوکە دەرزی فەرقیکابێ ئەوانە ئەبێ هەموو پێشوەخت بۆی باسکەی ئەبێ دکتۆری دەرونی ببینێ ئەبێ لایانی دەرونی ئەبێ ئارام بێ و بە پێچەوانەشەوە نەخۆشمانە بۆ زۆر باری دەرونی خراپبووە دوای نەشتەرگەری لوتەکەی ئێستا زۆر دڵی خۆشە بەڵێ زۆر دڵی خۆشە و زۆر ینی نەخۆشە بۆ بەڵام توێتی ینی گەشتۆتەوە حاڵەتی ویستێتی ئینتیحارکە ینی کوڕێکی گەنج بووە ئەوی برادەرەکان زۆر تعلیقم لێن ئێستا لەخوا بەزیابێ ئەم لوتی زۆر لەوان ینی بەکو چۆنەڵی بڵێ لەو حاڵەتەیە بڵ زۆر باشە دکتۆریان وەکو دوامین پرسیارم ئامۆژگاری چێ بۆ کەسانی کە جوانکاری لوتەکەن ئامۆژگارەکەم بۆ ئەوەیە من تەشجیعی هیچ جوانکاریەک ناکەم لە هیچ کەسێکا و نەخۆشەکانیشم شایدن ینی قەت وا نەزانن کە من شخصی خۆ من پێیان بڵم بیکە ینی نەشتەرگێت چ کەشتەکە جوانکاریە بۆ جوانکاری تۆزێ بابەتێکی زۆر حساسە بەڵام
ئامۆژگاریەکەم ئەوەیە عادەتەن ینی ئەگەر بهێنینە باری لوتەوە ینی بڵێن نەشتەرگەری لوت ئەبێ لایەنی دەرونی زۆر ئارام بێ نەخۆشەکە ئەبێ بە تەنیا قەرار نییە ئەبێ کە سوکاری لەگەڵ یابێ ئەبێ کە سوکاری ماکەکان بزانن عادەتەن کەسە نزیکەکانی ئەوانی کە زۆر کۆنتاکتەن هەیە لەگەڵیا هەموو ماکەکان و هەموو تەحملانی کە بە نەخۆشەڵی هەموو احتیمالیاتەکانی کە ڕۆیە ئەبێ پێی بڵین ئەنجا ینی مەسەلەن نەبێ بۆی ڕوونەکەینەوە کە ئەمە بۆ تۆ نابێ دوای پەشیمان نەبییتەوە ئەگە پەشیمانی بوویتەوە باری دەرونی و نابێت تێک بچێ هەموو شتێک هەر حەلی هەیە بە کورتیەکەی ئەگەر زۆر زەڕور نەبوو بانێکە ئەگەر کردی شێ بێت تەحملی هەبێت دەستەکان خۆش بێ سپاس بەمادەم سپاس بە زانیارەکان وەڵە سپاس بۆ دکتۆر بەیاد جەزا پسپۆڕی نەشتەرگەری ڕوخسار و شەویلگا کا بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بەڵای عزیزانم و چانێکی کورت و دواتر بەردەوام. There are several measures you can adopt to protect yourself and others from getting the new coronavirus. Frequently clean your hands by using an alcohol-based hand rub product like a gel, or wash your hands with soap and water. When coughing and sneezing, cover your mouth and nose with flexed elbow like this, or use a tissue. If you use a tissue, discard it immediately into a closed bin. Avoid close contact with anyone that has fever and cough. And if you have fever, cough, and difficulty breathing, seek medical care early and share information about any recent travels with your healthcare provider. If you just have mild respiratory symptoms and no specific travel history, carefully follow the precautions I just explained and make sure you stay home until recovery. If you need more information on how to protect yourself from the new coronavirus, check the WHO website at who.int. بەڵازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لە تەوری دۆماندا باس لە گوزەرانی کرێکارانی بیانیەکەین لە هەرێمی کوردستان بزانین کە ژیانیان چۆناوە کێشەکانیان چین و تا چەند هەوڵدراوە مافەکانیان بۆ دەستە بەرکرێ مافەکانیان چین و لامان کاتیشدا ئەوانەی کە مافەکانیان زەوتەکەن سزا بۆ ئەو کەسانە چی و لامان کاتیشدا باسێک لە ڕێکخراوەکەکەین کە خزمەتی زۆری کردووە بە چینی کرێکارانی بیانی و باس لە کار و چالاکیەکانیانەکەین ئەمڕۆ هەر بۆ مەبەستەش بەڕێز محەممەد هەژار سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکیکردن لە مافی کرێکارانی بیانی باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک محەممەد سڵاو لێوێ و بەیانیت باش سپاس دەکەم بە خێراتیت کاک محەممەد با سەرتا بزانین کە کرێکاری بیانی بەکی ئەوترێت زۆر سپاس کرێکاری بیانی بار کەسە دوترێت کە هەڵگری پێناسێکی وڵاتێکی تر بێت لە وڵاتێکدا کە بژیت یا کار بکات هەموو کەسانەی کە هەڵگری پێناسی ترن واتە جگەر لە کوردستان یان لە عێراق هەڵگری هەر پێناسەیەکی تری وڵاتی ئێران لە تورکیا سووریا یا بڵێن هەر وڵاتانی ئاسیا ئەوروپا هەموو وڵاتانی دنیا پێی دەوترێت بیانی ئەگەر بە شەتێ بۆ کارکردن هاتبێ. کاک محەممەد ئەمێ باسێک لەوە بکەین کە ڕێژیان لە هەرێمی کوردستان لە چەنایە واتای زۆرن ڕێژیان یا خودت کەمن ڕێژیان زۆرن بە تایبەتی لە کوردستاندا زیاد لە 29,000 کرێکاری بیانی هەیە لە وڵاتەدا بەشێکی زۆریان بە یاسایی هاتوون و بەشێکیشیان بە نایاسایی هاتوون لە ڕێگای سنوورەکانەوە داخلی هەرێمی کوردستان بوون و بەشێکیش هێنراون هەر بە نایاسایی هێنراون. ئەوانی کە بە نایاسایی هاتوون کاک محەممەد ئەمانە ڕێکاری کەسانی پەیوەندیدار چی ئەبێت لەگەڵم کەس ئەوەی کە بە نایاسایی هاتووە دیارە یاسای ئەوەیە کە لە ڕێگایەکێک لە خاڵەکانی داخلبوون بە هەرێمەوە هاتبێ یا لە ڕێگای وشکانی یاوەتا لە ڕێگای ئاسمانی وەکو فڕۆکەخانەکان ئەوەی کە بەو شێوەیە نهاتبووە لە سنوورەکانەوە بە نایاسایی داخل بوو بێت یا ئەوە تا بە
سپیکەری تەزویر داخل بوو بێت لە مەتاڕەکانەوە ئەمە جگەلەوەی کە لە ئێستادا بە پێی یاساستانەرە لە دۆڵەکان ئەم کەسە دەگیرێت و دیپۆرتی وڵاتەکە دەکرێتەوە و کەسی هێنەریش ئەگەر ئاشکرا بێت ڕوبەڕووی یاسا دەبێتەوە. بەڵام ئێمە شتێکی ترمان کردووە بۆ مەسەلەی پاراستنی مافی مرۆڤ کە ئەمە گرنگە ئەوژەوەیە ئێمە پەیوەندێکی تونند و تۆڵمان لەگەڵ تەواوی قونسوڵەکاندا هەیە لە عێراق و کوردستانیشداوە لە سەراستی دەرەوەش هەموو کەسانێک کە بە ناسان خەڵکی هەر وڵاتێک بن ئێمە لە ڕێگای قونسوڵەکانەوە لە کەسەکە پاسپۆرتی ئەگەر پێبێ ئەگەر پێی نەبێت ئایدی کارتیان هەیە ئایدی کارت واتاوەکو پێناسی باری شارستانی ئێمەیە وەریەگرین و لەگەڵ قونسوڵەکان قسە دەکەین دێنیرم وایە ئەوان جیاواز مرورێکی بۆ دەکەن واتە دەبڵ پاسێکی بۆ دەکەن بۆ گەڕانەوەیان چکە لە حەقەتدا ئێستا کێشەیەکی تر ئەویش هەیە کە جیاواز مروری کوردستانیان جیاواز مروری عێراق هەمومان فڕۆکەکان سەری ناخەن وەرناگیرێت لە وڵاتی کە بۆ یەکێتەوە بەڵام جیاواز مرورەکە جیاوازە بۆ نمونە مەسەلەن ئێستا کەسێکی نیپاڵی پاسپۆرتی پێ نەبێت یا پاسپۆرتەکەی لێ سەررا بێت یا ون بوو بێت یان لە شارێککە بۆ شارێککە هەر بێت کە دەنجی بە ئێمە بگات ئێمە لەگەڵ قونسوڵەکان لەکوێت قسە دەکەین کە لە عێراقدانێت لەکوێتە و لە خلالی یەک هەفتەدا ئێمە توانین جیاواز مرورێکی بۆ بێنین و معزەز و مکەڕەم لە ڕێگای فڕۆکەخانەکانە بگەڕێتەوە وڵاتی. کاک محەممەد ئەمە باسێکلەوە بکەین کە ئەو کرێکارانە زیاتر لە چ وڵاتێکەوە ناو هەرێمی کوردستان زیاتر خەڵکی کوێن؟ ئەم وڵاتانە زۆرترین کرێکاری ئاسیا و جنوب شەرقی ئاسیایە بەگشتی مەسەن وەکو بەنگلادێش وەکو سریلانکا وەکو غانا وەکو نیپال بۆتان هەموو وڵاتانی کە هەیە هەتا کرێکاری ئەمریکی و ئەوروپیشی لێیە یعنی ئێستا لە کوردستان تەسەوڕ دەکەم زیاترش بێ بەڵام زیاد لە 27 وڵات کرێکاری لێرە هەیە بە تەسەوڕ دەکەم زیاتر بێت چکە ئامار مەسەلەی ئامار کە گرنگە ئەمار نە حکوومەتەیەتی و نە کەسێتی منە ئێمە شەمانە. ڕاستە. کاک محەممەد با باسێکلەوە بکەین کە ئایا مەرجی هاتنە ناوان بۆ هەرێمی کوردستان هەیە لە کاتێکیان ئیش بکەن لێرە؟ بەڵێ مەرجەکە ئەوەیە کەسێک کە بەتایبەتگە خادیمە بە یا بڵێنەگە کچی پاکەرەوەی ماڵان بێت ئەم کچە داوای ڤیزە دەکرێت و بە ڤیزەی عەمەل داخل دەبێت واتە لە ڕێگای وەزارەتی کار و کارەباری کۆمەڵایەتیەوە. ئەمە جۆرێکە جۆرێک تریان داخلبوونە هاتنە بە ڤیزەی سەردان بە ڤیزەی سەردان دەکرێت 3 مانگ بمێنێتەوە لێرە دەبێت بگەڕێتەوە بەڵام لە مرونەتێک درراوە لە وەزارەتی ناوخۆ و حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەم کەسە دەتوانێت بکە بە ڤیزەی عەمەل لە بەرامبەردا وەرگرتنی بڕێکپارە بۆ دانی بڕێکپارە بە حکوومەت ئەمەشمان هەیە. کاک محەممەد ئەمێ بزانم کە مافەکانیان چین لە هەرێمی کوردستان تا چەند ئەم مافانیان بۆ دەستەبەر بەپێی یاسای کاری عێراقی و هەموارکردنەوە یاسای کاری عێراقی لە کوردستاندا هەموو مافێک کە کرێکارێکی خۆماڵی هەیەی کرێکارێکی بیانیشێتی بەمەرجێک ئەم کرێکارە زەمان کرابێت واتە بیمەی کۆمەڵایەتی کرابێت لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیان لە بەڕێوەبەرایەتی کاتە نابێت جیاوازی بکردن نێوان دەستی کاری ناوخۆ کرێکارێکی هیچ جیاوازیەک نییە هەمان سیستەما هەمان ڕێژەیە کە ئەو زمانی کە دەیدا لە سەدا حەڤەیە و لە سا حەڤەیە هەموو حقوقانێک کە ئەو هەیەی ئەمیش هەیەی تەنانەت لە خانە نشینیشدا ئاگە کرێکارەکە زۆر بمێنێتەوە بەڵام ئێستا کۆمەڵی بڕیاری تەناخۆزەیە لە بەبەی وەزارەتی ناخۆ کاروباری کۆمەڵایەتیدا ئەویش دەکرێت ئەوە خوانێ خن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەڵێ کرێکارێک کە هات بۆ ئێرە دوای 2 ساڵ دەبێت بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی ئەنجا بگەڕێتەوە بۆ ئێرە کاتە ماوەی درێژی مانەوەیان 2 ساڵە بە پێی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڵێ وەزارەتی ناوخۆ دەڵێ بۆی هەیە 9 ساڵ لێرەبێت. زۆر باشە. کاک محەممەد دەمێ بزانم بە چاوای باز لە مافەکانیان کین مافەکانیان چین بۆ ئەوەی کەو کەسانی مافی ئەو کرێکارە کاتێک لێرە ئەم کرێکارە بیمە کراوە ئەو کرێکارە زمانی بۆ درراوە کاتێک کام کرێکارە تووشی پێکان دەبێت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی معنیە بەوەی کە دەعمی بکات و هاوکاری و قەرەبووی بکاتەوە کاتێ ئەم کەسە جان لەدەست دەدا بە هەمان شێوە لە شوێنی کارەکەیدا دەبێت قەرەبوو بکرێتەوە تەنانەت لە یاسای کاردا هاتووە دەڵێ ئەگەر کرێکارێک دەڵێ ئەگەر کرێکارێک نەویتۆ کرێکارێکی بیانی یان کرێکارێکی عێراقی یان کرێکارێکی دەڵێ ئەگەر کرێکارێک لە ڕێگادا بوو بۆ سەر کارەکەی بەڵام بیمە کرابوو سارە لێیدا تووشی سەدوم بوو خاوەنکار معنیە بەوەی کە قەرەبووی بکاتەوە دەڵێ کرێکارێک کە بۆ سەر کارەکەی چوو بە هۆکارێک لە هۆکارەکان ئەو ڕۆژە کاری خاوەنکارەکە کاری نەکرد ملزەمە بەوەی کرێ پێ بدات هەتا 6 ڕۆژ هەتا 6 ڕۆژ خاوەنکار ئەگەر کاری وەستا بە هەر هۆکاری بە مەسەرەن کەرنتینەکە
دەبێت خاوەنکارەکە کرێەکەی پێ بدات لە بەرامبەردا دوای ئاسایی بوونەوەی کارەکەی و کەوتنەوە سەرکارەکەی دەکرێت ڕۆژی 2 سەعات ئیزافەی کاری پێ بکات. بەڵام لێرە ئەمە هەمووەمانە هەیە گرفتمان لە یاسانە گرفتمان لە بڕیار نێگرفتمان لە یاسا لە هیچ جوانە نیە بەڵام گرفتمان لە جێبەجێکردنیە جێبەجێ ناکرێت. کاک محەممەد کرێکارمان هەیە کە پاکەرەوەی ناوماڵە و کرێکاریشمان هەیە لە کارگەکان ئیشەکات ئەمانە مافەکانیان وەکو یەکە یاخود ئەو بڕەپارەی کە وەرێگرن وەکو یەکە نا بڕەپارە وەکوەک نیە بڕەپارە نابێ بە پێی یاسا نابێ هیچ کرێکارێک لە 280,000 دیناری عراقی کەمتر وەربگرێ ئیتر زیاتر هەیە بە 500 دلاری دەکە هەیە بە 700 دلاری هەیە بە 1000 دلاری هەشە بە 200,000 پێشەکیە چیە هیوایە پێشەکیە ئەزان چۆن پێشەکی مەسەلەی پێشەکی کرێکاری کۆمپانیەکان دەڵێ وایە پاکەرەوەکان ئەمە کاتێک کە کۆمپانیایەک دەچێت ویزەیەک تەقدیم دەکات بۆ هێنانم کرێکارە لە تەقدیمکردنی ویزەکەیەوە تا ئەم کرێکارە دەگاتە کوردستان مەساریفەکەی هەموو لەسەر ئەو خاوەن کۆمپانیایە کە دێ بۆ کوردستان دیارە کۆمپانیاش خۆ جەناب دەزانی بە هەوا ناڕوات تێچووی هەیە زەریبەی هەیە و هەروەها کارمەندی هەیە و خەرجی هەیە لە بەرامبەردا مەسەن ئەگەر 2,000 دلاری لێ خەرج کرد بێ خاوەن کۆمپانیاکە داوای 3,000 دلار دەکات لە ماڵەکە بە عقدی 2 ساڵ بەڵام لە حقیقەتدا شتێکی ئێمە دەیە بیزانین بە پێی یاساکاری عێراقی عقدی 2 ساڵ بەتاڵە عقد بۆ 1 ساڵە 1 ساڵەکەش قابلی بەتاڵکردنەوەی هەیە لە هەردوو تەرەفین یعنی شتێک نییە مجرد مقید بڵێ ئەمە هیچ کەم و زیادینی ئەوە نییە کاتە عقدەکە تەنها بۆ 1 ساڵ عقدەی بۆ 1 ساڵ بەڵام مەسەرێکن بۆ 2 ساڵ کە ئەمە دیارە ڕازیبوونی تەرەفینە زۆر باشە کاک محەممەد زۆر کرێکار هەن بە تایبەت ئەوانی لە ناو ماڵەکانە ئیشەکەن تووشی سوکایەتی ئەبنەوە لەلایەن کەسی خاوەن ماڵەوە ئەمانە پێویستە چی بکەن ئاياتوان کە شکات لە خاوەن ماڵەکە بکەن بۆی کە مافی خۆیان بەدەست بهێنن بۆ ئیزافە بکەم ئەوانەی کە لە ماڵەکاندا کار دەکەن تووشی دەرزێژی سەکسیش دەبنەوە بەداخەوە لەلایەن خەڵکی زۆر ڕۆشن بیریشەوە ئێمە تازەتر نمونەمان لایە مەسەن کچێک هاتووە لە غاناوە هاتووە بۆ ئێرە کار بکات لە ماڵێکدا کاری کردووە دوای ئەوەی کە هەردوو کەسەکە بڵێن خاوەن ماڵەکە ژنەکە هەم پیاوەکە کاریان هەبووە لە دەرەوە دوای ئەوەی کە ژنەکە چۆ بۆ سەرکار خاوەنکارەکە پەلاماری داوە و ئیجباری کردووە کە دەزرێژ کردوتە سەرەوەوانە عاقلانە کچەکەش هەموو سوورەکانی تەجیل کردووە ئەمەشەیە بەڵام کاتێک کە ڕوبەڕووی ئەوە دەبینەوە ئێمە چەند حاڵەتێک دەبێت یەک یا دەبێت دەست بەرین بۆ ڕێککەوتنە کۆمەڵایەتیەکان حیواری اجتماعی گفتوگوی کۆمەڵایەتی سەردەمیانە یا ئەوە تا دەبێت بیدەین بەدادگا ئەگەر بیدێ بەدادگا ئەم کەیسا کۆمەڵی لێکەوتەی دەبێتەوە کە لێکەوتەی خێزانین کە لێکەوتەی کۆمەڵایەتی عەشائیریە کە لێکەوتەی شکاندنی کەسایەتیان کە هەڵوەشانەوەی خێزانە ئەم کەسە بۆ ئەبەدەلئەبەد کەسایەتی دەشتێتەوە مناڵەکانی دێ بە باجەکەی بن بەڵام ئێمە دەست بۆ شتێکی تر دەبین ئاسانتر ئەویژەوەیە ئەم کەسانی کە هاتوون بۆ ئێرە بۆ برسێتی هاتوون لە پێناوی پێداکردنی پارێنانە هاتوون بەڵام ئەوەنە قەرەبوو بۆ وەردەگرین کە زۆر ئاسیان لەم فترەی پێشودا کێشەیەکی لەم چەشنە هەبوو زیاد لە 20,000 دلاری بۆ وەرگیراوە کەسەکە یان ئەوە تا کاتێک کە دەمرێت خاوەنکارەکە خۆی لێ بەبەری دەکات خۆی لێ دوورە پەرێز دەگرێت ئێمە دەبێت دەنگ نابین بە هیچ جۆرێک چکە خۆشحاڵ خۆشبەختانە تەواوی دامدرگەکانی حکوومەت و تەواوی کەسایەتەکان و ویژدانی ئینسانمان لەگەڵدایە ئەوەی کە ئێمە دەیکەین بۆ ئێمە ڕاستە بۆ کە سوکاری ئێمەش ڕاستە لە دەرەوەی وڵات کاک محەممەد زۆر کەس هەن لەو کرێکارە بیانیانە مافی خۆیان وەرناگرن یاخود قەرەبوویان ناکرێنەوە هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێت هۆکاری ئەمە چەند حاڵەتێکی چەند ئەوەیە کە خاوەنکارەکە خۆی لە مەسەلەی زەمانی اجتماعی دزیوەتەوە حاڵەتێکی تیان ئەوەیە کە کرێکارەکە بێ ئەوەی گرێ بەس کاپ چووە کاری کردووە چکە بە پێی یاسای کار دەڵێ دەبێت خاوەنکار ئیش بە هیچ کەسێ نەکە هەتا گرێبەستی کار موەر نەکات واتا گرێبەستی تەرەفین لە کاروباری کۆمەڵایەتی واژۆ نەکەن ئەو کاتە کە ئەمەی کرد هەموو ئەدیلەیەکی یاسایی بەدەستەوە یەکرێکارەکە دەبێت قەرەو بکرێتەوە بەڵام کە ئەوە نەکرێت بەڕاستی خەلەکە دەکەوێتەوە سەرخۆی بەڵام دیسانە مەراوڵ دەدەین بە جۆرە لە جۆرەکان بەدەست بدەن بۆ ویژدانی ئینسانیەت قەرەبوو بکرێتەوە. کاک محەممەد ئەمە باسێک لەوە بکەین کە زۆرن لەو کرێکارە بیانیانەش لە کاتی کارکردنیان ڕائەکەن یاخود کاروبارەکانیان بە باشی ناکەن یاخود کێشەیەک بۆ خاوەن ماڵەکە دروستەکەن ئەمە لێرەیە پێویستە چۆن مامەڵیان لەگەڵ ئێمە لەو ڕوەوە گرفتی گەورەمانە چکە ئێمە لە 2016 بە مڕەکەزی کارە سەرەمە دەکەین و ئەو معلوماتی ئێمە هەمانە حکوومەت نیەتی
لەم چەند ڕۆژە پێشودای مەسەدانی جەنابی بریکاری وەزارەتی ناوخۆ بەڕێز دیواچە تۆما کرد وەلای هەیەکمان داواتەیە ئەم کەسانی کە دێن بۆ ئێرە بۆ ماوەی 8 کاتژمێر بیاندەن بە ڕێکخراوەکە ئێمە خۆبەخشانە ئێمە ئەوەی کە ضرورە لەسەر بیئەی ئێرە و لەسەر یاسای ئێرە و لەسەر چۆنەتی کارکردن هەڵسوکەوتی ئێرە و لەسەر کللتوری ئێرە فێریان بکەین چکە ئەمانە بتێو نەتوێت لە کللتوریکی تدا پەروەردە بوون هیچ لە تۆ نازانێ حیج نازانێ عنی پێی وایە ئەمە وڵاتەکەی خۆیەتی واگەرواتە سۆرفاکە تووشی هەڵە دەبێت ئەوە پاشان بتەوێت یان نەتەوێت لە وڵاتانەی ئاسیا دزی و ڕاکردن و ینی ئستغلال و هەموو ئەمانە هەیە کە ئەمە شارەزانە بوو بەبی ئەیتو ئەمەی دەدروست دەبێت ئێمە کاتێک کارێک دێ بۆ لامانەیە پێی بڵێن تۆ لە ماڵە کار دەکەی وەکو کچی ئەم ماڵەوای و لە ماڵە کۆمەڵە قەید و بەندی کۆمەڵایەتی هەیە کە ناتوانین تەجاوزی بکەی ئازادیەکان لێ حجز ناکەین و دەستیان بەسەدا ناگرین و حەسریان ناکەین بەڵام دەمانەوێت ئەم قەید و بەندی کە لێرە هەیە بۆ ئێمە ڕاستە بۆ تۆش ڕاستە دەبێت خۆت بگونجێنی واتە گونجانی کەسەکە گونجانی پەروەردەی کەسەکە دەگەڵ ئێرە باشە بەڵام تا ئێستا ئەوە نەکراوە بەڵام تەمەنا دەکەین کە جەنابی بریکاری وەزارەتی ناوخۆ جەنابی کاک دیواچەتۆ دڵنیام کە کەسێکی بە توانایەوە کەسێکی بە تەنگەوەیە و ئەوەشمان بۆ جێبەجێ دەکات ئێمە هیچمان ناوێت دەمانێت ئەو کەسانێک کە دێ بۆ ئێرە کەمترین کێشانە بێت چکە حەز دەکەین شتێکی تر ڕێ ئەوەشمان تۆ وتمان ئەگەر کەسێک دەگەڕێتەوە باسەدانی ئێمە بکە ئێمە فۆرمێکی وە پڕەکەنەوە لە ماڵی چیە بۆ چەند ساڵە لێرەیە چی بینیوە چی باشە چی خراپە بۆی ئێمە ئەوانەی ئەو خراپیانەی کە بوون نێڵین لە داهاتوودا دروست بێتەوە ئەوە مەبەستی ئێمەیە. بەڵێ کاک محەممەد زۆرن ئەو کرێکارانەی کە ناو ماڵەکانە ئیشەکەن کێشەی پشووی هەفتیان هەیە کۆتایی هەفتە ئەمانە پێویستە چۆن کاریان پێ بکرێت ئایا بەرنامەیەک هەیە بۆ کارپێکردن قوربان ئەمە بەپێی یاسای کاری عراقی دەبێت هەموو کەسێک ڕۆژێک پشووی هەیە و ئەم کەسە نابێت پشوەکەی لێ دەست بەستە بگیرێت بەڵام گرفتەکە لە بەدوادار نەچوونە جا بەدوادار نەچوون ئایا کاروباری کۆمەڵایەتی کەمن ئایا ناتوانن ئەو هەموو کۆنتترۆل ناکرێت ئایا پلانێکی وانە بەردەزانەیە کە ئەمە بکرێت ئێمە لەو ڕۆژۆ دیسان تەقدیمی ئەوەمان کردووە چکە ئێمە وەکو ڕێکخراو کات و ساتمان بۆ نییە هەر شەی وا سعادیان 12 کێشەیە دەبێ ئێمە مەجبوری کە بچین دەوایری حکومی چاوەڕوانی کاتەکەی دەکاتەوە بێتە بڕواتەوە تۆ دوای نۆ ڕۆژوابی تەلەفۆنەکە نایەتەوە بۆی ئێمە ئامادەین ئەوەشیان بۆ بکەین و هەموو ئەو کەسانی کە دێن ئێمە ئەدرسیان لەوە دەگرین و لەگەڵ خاوەن ماڵەکەش پێی دەڵێن کە ئەمە ڕۆژێ مافی خۆیەتی پشووی خۆیەتی ئەگە تۆ جومعە ئیشی پێ دەکەی دەبێت یەکشەممە پشوەکەی وەرگیا هەر ڕۆژی تر کە بیەوێت بەڵام لێرە ئەوە نیە کچەیە ئێستا بە مانگ لە ماڵ نهاتوو دەرەوە کاتە چونە دەرویان ئەو کەسانی کە کرێکاری بیانین بەدەست خاوەن ماڵەکەی ئەبێت ڕێگەیان بدەن بۆ چوونە دەرەوە یاخود بەرنامەیەک هەبێ بۆ چوونە دەرەوە ئەوە یاسایە کە نایەڵێ ئەوە نایاساییە ئەوە یاسا شوێنیە لێپرسینەوەی لە یاسا شوێنی چێە هەبێ حکومەت بیکە بەڵام ئێمە دەکرێت تەسهیلات بکەین مەسەلەگەرەوە هەبێ مەسەرەن کچەکان هەمومان هەموو کچانێکانیان کوڕانێکە هەن کە چێشەیەچەنە پێنی بێمەوە دەکەن ئێمە زۆر جار ماڵەکانیش خۆشبەختانە جومان لەدەگرن و کارێک دەکەین بەڵام دیسان لەبەرەوەی ئەو هیچی فێر نەکراوە کە دێ بۆ ئێرە کللتوری تۆ شارەزانیە لەبەرەوە حتمما پێکدادانی یا بڵێن انعکاسات دەبێت لە بەرین خاوەن ماڵ و کرێکارەکەدا پاشان ئەمە شتێکی تازای لە وڵاتی ئێمەدا مەسەلەی ئەو خادیمەوەشتانە شتێکی تازەیە ساڵانی زوو هەبوو لە شوێنەکان بەڵام بۆ بۆ خەڵکە سەرمایهدارەکە بوو بۆ خەڵکتر نەبوو ئێستا کابرا هەرەوەنا لەبەرەوەی وەزعی گوزەران و معیشەتی ئێمەی کورد لە دوای 2023ەوە گۆڕانکاری بەسەرداهات بوو ئیتر ئێمە لە خۆمانەوە گۆڕانێکی گەورەمان بەسەرداهات کە هەڵەیەکی گەورەشی لەدوادار کاک محەممەد ئەی کێشەی پاسپۆرتەکانیان بۆ نمونە ئەبێ پاسپۆرتەکان لای خاوەن ماڵەکە بێ یاخود لە لای ئەو کۆمپانیایی کە ئیشی لێکەن لەو ڕۆژەوە دیسان کاتێک کە نمونەیەکە بۆ دێنمەوە بۆی معلوم بێ کاتێک کە هەردووکمان سارەمان پێ منوتووە تووشی پێکدادانێکی ڕووداوێکی چۆ دەبین لەگەڵ یەکتریا من ناتوانم مۆڵەتی شۆفێرەکەت تۆ وەربگرم تاکە شوێن کە معنیان لە تۆی وەربگرێ هاتو چۆیە بۆیە وەرگرتنی پاسپۆرت تەنها و تەنها لە دوو شوێن دەبێت یادەوە تا دەبێت لە پاسپۆرتمانەوە بێکوانی تحملی هەموو پاسپۆرتە ناکەن یاوەتە لە کۆمپانیاکە بێ بە هیچ جۆرەك ناکرێت خاوەن ماڵ زۆر کێشەمان هەبووە خاوەن ماڵ دەستی بەسەر پاسپۆرتەکە داگرتووە دەستی بەسەری خامەکەی داگرتووە و ئیجواری کردووە کە ئەم کچەی ملزەم کردووە کە نادەمەوە ئەم کشە دەستی لە ئەرز و ئاسمان بڕاوە چی بکە یعنی ئەمە نایاساییە خۆی یاساکەمان هەیە بەڵام جێبەجێکردنەکەی گرنگە کەمە
کاک محەممەد زۆرن ئەو کرێکارە خالمانەی کێ لە ناو هەرێمی کوردستان بە ناوی کارکردنەوە کاری بەدڕەوشتیەکەن ئەمانە چی ئەمانە یاساکان بۆم کەسانە چین لێرە هەیە لێرە چەند گروپێک هەیە کە کاریش فرۆشی دەکەن تاکە چارەسەر لێرە ئەوەیە ئەمانە دیپۆل بکرێنەوە یاسایکی ئەو تۆ نییە کە بەر بەم مەسەرەیە بگرێت نییە بەڵام تاکە چارەسەر من پێمان باشە ئەوان دیپۆل بکرێنەوە ئێمە لای حەیەکمان حازرە ئێستا بە ڤیدۆ لەمانە ینی کۆمەڵەشتی وا خێزەون دەکرێت کە زۆر خراپەکە ئەمە پاشە ینی ئینعکاساتی خراپیش لێبێت کە مەسەر ئەم کەسە تو هەلوانە هەڵگری ڤایرۆسی ئایدز بێت لەوانەیە نەخۆشی تری هەبێت ئێستا گە سیر بکەی فترەیە لەمەوە پێش ئێمە ساری پار 2019 زیاد لە 6 بۆ 7 کچمان گەڕاندۆتەوە کە ئایدزی هەبوو هاتوو بێرە وە سلکی تەندروستی لە ئاتی پێویستانە ئەمە گرفتە حوسات شت درەنگ جواب دەدرێتەوە وەکو پێویست نییە ستاندەری جیان دەخۆی نەگەێتەوە بەڵام بەداخەوە کە ئەمە هەیە گەنجی ئەمەش ئەوەندە کەبدی لەسەر هی دەخۆ چی بکەیان ڕاستە کاک محەممەد پێم گرنگە کە باسی بڵین چارەسەری پزیشکی یاخود ئەو فەحسانەی کە بۆ ئەم کرێکارانە هەن بکرێت با باسێک لە فەحسەکان بکەین فەحسەکان چۆنن و بەتایبەت لە ئێستادا کە نەخۆشی کۆرۆنا هەیە ئەو کەسانەی کە توش بووی ئەم نەخۆشیێن ئێوە ڕێکارتان چیە لەگەڵ ئەم کرێکارە بیانیانە ئێستا لەبەرەوەی فڕین نییە بۆ وڵاتان زۆر کەمە جەنابتان دەزانن ئەگەر هەش بێ ئەوەنە گرانە کە کەس ناتوانێت ئەو بکانی بەس گەڕانەوەیەک $1000 تێ بچێ یان $900 تێ بچێ ئەمە زۆر زۆرە کاتێک کە کەسەکە توش کۆرۆنا حاڵی خەڵکیترا لێرە خەستەخانەکان بە هەمان شێوە کراون و خزمەتیان دەکەن و هیچ جیاوازێکیان پێ ناکەن کاتێک بەڵام کە قسە لەسەر ئەو بکەین پێشتر کە خەڵک دێت هەڵگری کۆمەڵە نەخۆشی بۆ وەکو ڤایرۆسی کەبەدی بە دەرەجەکانی 1 و 2 کە هەیە IBC وەکو ئایدز وەکو کۆمەڵە نەخۆشی پێست کە هەیە عادەتەن لە وڵاتاندا زۆرە فحوساتەکان لە ئاستی پێویستدا نەبوون جا بەوەی کە وەسائیلیان نیە بۆی کە کەمتر خەبوونەوەیان دەکەوێتەوە سەرسلکی تەندروستی گرنگە پێیان بێت ئەو فەحسانەی کە هەیە بۆیە دەست بەکار ببن بەڵێ خۆی عادەتەن زۆربیان هەیە کاک محەممەد بۆیان ناکرێت یەنە ناو هەرێمی کوردستان ئەخدە مشکلەکەمان ئێمە گرفتەکەمان لەوەیە مەسەرەن خەڵک هەیە دێتە ناو هەرێمی کوردستان هێنراوە لە زەمان بەدەرکراوە زەمان نەکراوە خەڵکمان هەیە هاتووە نەخۆش بووە مەسەرەن چاوپۆشی یا بڵێ ون کراوە ئەن لە وڵاتەدا هەموو شتێک دەکرێت بۆیە دەکرێت ئەمە جارێک خۆمان کو بکەینەوە ئەمە تاشن کەوتۆتە سەر خاوەن ماڵەکەیان خاوەن کارەکە خۆی حقیقەت دەبێت کەسەکە کە دێ بۆ ئیشکردن تا فحوساتەکەی تەواو نەبێ نابێت سەرکار بەڵام لێرە کەردەگاتە ناوە وڵاتە لەوانێ ڕۆژی سێم چێ بۆ ئیشکردن کە دوای هەفتەیەگە و فحوسات شتە دەدەچێت بەداخەوە بۆ هەر کارێک کرێ کارکردنتان داناوە یاخود بەپێی کەسەکانە گۆڕێت بەپێی ئەو یاسای کاری دەڵێت هیچ کەسێک نابێت لە 280,000 کەمتر کار بکات زۆر باشە جایتە تۆ کە 280 شمولی زەمان دەکا حەزەکەی تۆ 150 بەرێ ئەمە نایاساییە بەڵام ئێمە دایرێ زەمان هەر حسابی 280 لە سەرەکە بەڵام گرنگە کە کەس لە 280,000 نییە بۆی نییە کەمتر کار بکات بەپێی ئەمە کە هیچ نییە ئەو پارەیە لەگەڵ هەموو ئەمانەشدا ئەمە دەبێ ژیانی ئەمانە وایە بەڵام ژیانی کرێکاری خۆماڵیشمان لەوان زۆر خراپتە ئەگەر ئەمان جارێک خراپ بن کرێکاری خۆماڵی دووجار بێکمان کاک محەممەد حەزەکەم باس لەوە بکەین کە دەستی کاری بیانی تا چەند بۆتە هۆکاری کەمکردنەوەی دەستی کاری ناوخۆ بێگومان کاریگەری لە سەدا هەفتای هەیە لەسەر کرێکاری دەست خۆماڵ چکە حاڵەتێک ئەوشەوەیە کە لێرەدا لە کوردستاندا یا بڵێن لە عێراقدا مەکتەبی عەمەل کات خۆی کە هەبوو کرێکار دەخرا سەرکار زەمان دەکرا هەموو شتێکی بەدابین دەکرا ئێستا نییە هەیە بەڵام لەوانەیە ئەکتیڤ نەبێت ئەمە یەک دوو حساب کە 169 کۆمپانیا کرێکار ڕژاندۆتە ئەم وڵاتە مازالەیە دروست بووە کە کەس نازانێ ئەمە ناوی چییە ئەمە وای کردووە کە کرێکارێک لە کرێکارێکی کورد دەگە ڕۆژی بە 25,000 دینار بە 30,000 دینار کار بکات لە مانجێکدا تەسەور بکە هەر دە ڕۆژ کاری هەیە یعنی خۆی بکوژێت لە ساڵ لە مانجێکدا 350 بۆ 400,000 پیادەکە جا وەرە تۆ حسابی کرێخانە و ئاو کارەبا پێداویستی مەکتەب و مناڵ و میوان و خواردن جوودبەر بکە ئەمە لەلایەک ئەگە کرێکارێکی بیانی بە هەمان پارە کار بکات ئەگە 350 دەستکەوێت
ئەم کرێکارە بیانە لەوانەیە بتوانێت بە 100,000 هەموو شتەکانی خۆی دەبرکات واتە 250 پاشەکەوت کرد کەواتە ئەمە هەرزانی دەستی کاری لە بازارە دوو کە کرێکارەکەی من بە 30,000 کار بکات خاوەن کارەکە دەچێت کرێکار هەرزانترین کە چکات دنیای سەرمایه‌داری کەمترین تێچوو زۆرترین ڕەبحە کرێکارێک دەگرێت بە 20,000 دنیا کارکا بووی وای باشتر لە مەسلحەتێتی بەڵام دەبێ یاسا ڕێگا بەم مەسەلان کاتە خواست لەسەر کرێکارانی بیانی زیاترە بەڵێ بێگومان کاک محەممەد حەزەکەم باس لە ڕێکخراوەکەی بەڕێستان بکەین بزانین کە ئەم ڕێکخراوەتان لە کێو دەست بەکار بووە و ئامانجتان لە دامەزانی ئەم ڕێکخراوە چی بووە ئێمە ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆچیکردن لە کرێکارانی بیانی لە 2014ەوە بە فەرمی لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە حکوومەتەکانەوە مۆڵەتی ڕستنەوە گرتووە سەرەتا زۆر زەحمەت بوو تا توانیمان ئێمە بچینە ناو کرێکارانە چونکە ئەمانە ترسێنراون وە وان تێگەێنراوە کە هەموو خەڵک باش نیە نابێت تەعامل لەگەڵا بکەن تا توانیمان جێگای خۆمان بکەینەوە بە لەگەڵ ڕەفیقەکانم سپاسیان دەکەم بە هاوکاری ئەوان لەم بەتەنیاچم پێ نای خۆچی پێکرێت زۆرێکی شەکە من نەمکردەوە کردویانە توانیمانە و دەبدە بچینە ناوێنەوە توانیمان لە فەتەی ساڵێک بۆ 2 ساڵ تەسەڕوکێ بچینە هەولێر و دەهۆچیش وە ئێستا لە تەواوی عێراقدا نوێنەرایەتیمان هەیە زیاد لە 27 لیژانمان هەیە وەتوانیمانە بین بە ئەندام لە ئیتیحادی دەولی وەتوانیمانە بین بە ئەندام لە یەکێتی کرێکارانی ماڵان توانیمان بین بە ئەندام لە ڕێکخراوی لێبوردنی بۆ مەفەکەری مرۆڤ کە لەسەر ئاسی دنیاە ئەمانەمان ئینجاز کردووە لەگەڵ هەموو ئەمانەشدا ئێمە خۆبەخشانە کار دەکەین و هیچ قەیدوبەندێکمان لەسەر هیچ کەسێک نییە کە کار دەمان لەگەڵ کایان کاری بۆ بکەین و بە ئەچ خۆمان دەزانین تەمەنێکمان ماوە تەمەنە دەین بە ئینسانیت یعنی ئێمە هەممان خەڵک کرێکارین من خۆم کوریکار بکەیەکی فەقیر یا وڵاتە بووم شانازش پێوە دەکەم و ناشمێ خۆمون بکەم دەمێ ئەوەندەی کە بتوانم خۆ معاناتم زۆر چێشتووە کە کرێکار بووم بۆ خۆ معاناتم زۆر چێشتووە دەمێ ئەم معاناتە چارەسەری ئەمە بۆ کرێکاریی بەرامبەر بکەم دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بڵێ سپاس بۆ بەڕێز محەممەد هەژار سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکیکردن لە کرێکارانی بیانی کابەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان حەیدەر کابەشێکی ڕاستەوخۆ لا کفری و لەگەڵمانە حەیدەر سڵاو لێوە بەیانیت باش بێ دەبێ بزانم زانیاریەکان لای تۆ چین کۆژین هەموو کاتێکتان باش من لە کفریەوە ئەمڕۆ دەمەوێت باس لە بابەتێکی گرنگ بکەم بە تایبەت دوای کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک گۆڕانکاری بە ئاراستەی نوێبوونەوە بە ئاراستەی خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان هەر لە دروشمەکانی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ پێیکەوە گەرمیان و گەرمیانەکان هەمیشە لە هەموو شۆڕشەکاندا سەرقافڵەی فیداکاری و بەخشینی ڕۆڵەی بە ئەمەک بوونە بە خاک و نیشتیمان بۆیە ماوەی دەتوانم بڵێم پێت زیاتر لە مانگێکە گۆڕانکاری لە ئاستی مەڵبەند و کۆمیتەکان لە سنووری کفری و گەرمیانیش کراوە کە ئەمە هەنگاوێکی دروست و باشە بە ئاڕاستی نوێبوونەوە ئەو هەنگاوانە کە ئەمڕۆ بڕیارە هەر لەو چوارچێوێدا بڕیارە ئەمڕۆ لە کفری لەپسراوی مەڵبەندی گەرمیان لەگەڵ ئەنجومەنی کۆمیتە هەروەها لە پەیوەندیدارەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبێتەوە بۆ پێیکەوە ئەو گۆڕانکارانەی کە لەسەر ئاسی گەرمیان دەکرێت کفریش و سەرقەڵا و هەموو ناحەکان و ئەو شوێنانە دەگرێتەوە کە پێویستە گۆڕانکاری تێدا بکرێت کە ئەمە بەلای ئەندامان و دۆستان و لایەنگرانی یەکێتیەوە هەنگاوێکی دروستە لە هەمان کاتیدا جێبەجێکردنی بەڵێنەکانی کۆنگرەی چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پێیکەوە پێویستە لە ئاستە جیاجەکان هەم لە ناو حزب هەم لە ناو حکوومەت کۆمەڵی گۆڕانکاری بکرێت بۆ ئەوەی کە یەکێتی نوێ بێتەوە بۆ ئەوی بتوانێت زیاتر خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێت سەبارەت بە هەواڵێکی دیکە من دەمێ ئاماژە بۆ بکەم کەوا بازگەی کارێز کە لە خوارەوەی کفریە بە دووری 6 کیلۆمتر 7 کیلۆمتر لەوێ بازگەیەکی هاوبەشە نێوان پێشمەرگە و ئاسایش و سوپای عێراق ماوەیە گرفت دروست بوو نزیکەی زیاتر لە مانگێکە گرفت دوی هاتوچۆ دروست بووە بۆ ئەوە بەستە وەفدێکی سوپای عێراق لە وزارەتی ناوخۆ لەگەڵ وزارەتی بەرگری لەگەڵ پێشمەرگە کۆبوونەوەتەوە بۆی کە ئەو کێشەیە چارەسەر بڕیارە سبەینێ کۆبنەوەکی دیکە ئەنجام بدرێت بۆ بڕیاری کۆتایی لەسەر ئەو ئاستەنگ و قەرەباڵغیانەی کە لەورە دروست دەکرێت سەبارەت بە هەواڵێکی دیکە من دەمێت ئاماژەی پێ بکەمکەوە لێرە لە کفری دەستگاکانی ئەمنی بە تایبەت پۆلیس و ئاسایش هەماهنگگیێکیان دروست کردووە پێویستە باس بەوە بکرێتەوە ئەم ناوچەیە ناوچێکی سنووریە ئارامی و پاراستنی گیانی هاوڵاتیان و جێبەجێکردنی یاسا ڕۆڵی گەورەی هەیە بۆ بەرقەرارکردنی ئاسایش لە ئەم ناوچەیە بۆیە
جێی خۆیەتی لێرەوە ستایشی پۆلیس و ئاسایش بکرێت کە ئەو هەنگاوە دروستە. من دووە پێم دەمێت ئاماژە بۆ بکەم کە لە ئێستادا هەنگاوێک نراوە بۆ کردنەوەی هۆڵی نیشتەگەری لە گەرمیان، بەڵام تا ئێستا ئەو هەنگاوە لە کفری نراوە، بۆیە بەشێکی زۆری خەڵکی ئەم شارەیە داواکەن کەوا بەشی نیشتەگەری بکرێتەوە لە نەخۆشخانەی کفری و لە هەمان کاتیشدا کارمەندی تەندروستی ڕەوانەی ناوچەی کفری بکرێت. بۆ پێی ئەم ناوچەیە ناوچەیەکی سنووریە، هەر لە دووری دەتوانم بڵێم 5 کیلۆمتر لە کفریەوە گروپە تیرۆریستیەکان هەن کە دەکەونە سنووری سوپای عێراقەوە، کە ئەمە وا دەخوازێت ئەم ناوچەیە لە کەرتی تەندروستیەوە هۆڵێکی نیشتەگەری باش بکرێتەوە. لە هەمان کاتیشدا بەشی فریاکەوتن لە نەخۆشخانەی گشتی کفری، لە نەخۆشخانەی شەید خالد گەرمانی لە کفری کارمەند و پزیشکی باش بۆ دابرێت. دوار ڕێنمایی تەندروستی پزیشکان ئاماژە بۆ بکەن کەوا پێویستە وەرزی گۆڕانکاریە مرۆڤەکان بە تایبەت ژنان و کچان ئاگاداری ئەوە بن کە لە سەرما و لەم وەرزە کە وەرزی گۆڕانکاریە دوور بن لە نەخۆشی پێویستە خۆیان بپارێزن. ئەمە کۆی زانێرەکانی سنووری کفری بوو بن دەگەڕێمە لای ئێوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان حەیدەر کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لا کفریۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم هەروەکوتمان لا تەوەری سێماندا باس لە کتێبەکەکەین بە ناوی کتێبی مێژووی بەشێک لە هۆز و تیرە و بنەماڵە کوردیەکان. ئێمە باس لە ناوڕۆکی ئەم کتێباکە ئەمڕۆ بزانین ئەم کتێبە لە چی پێک هاتووە و لەمان کاتیشدا ئامانجین و سەرچی بۆ لا نووسینی ئەم کتێبە و تا چەند ئەم کتێبە بۆتە هۆکاری خزمەتکردن با مێژووی کوردی. هەر بۆ مەبەستەش بەڕێز شێخ بورهان پیرخدری نووسەر با شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک بورهان سڵاوت لێوێ و بەیانیت باش بێت. سڵاو لە ئێوەی بەڕێز خۆشەویست بەیانیتان باش میانی هەموو بینەران و بیسەرانی گەلی کوردستان بەخێراتیت. کاک بورهان باس هەرسا باسێک لەم کتێبە بکەین بزانین ناوڕۆکی ئەم کتێبە باس لە چی ئەکات. ئەم کتێبە معلومی خوێنەرانە کە لە ماوەیەکی نزیک تاکەوێتە بەر دیدی خوێنەرانیش ئامانجمان لە نووسینی ئەم کتێبە مێژووی هۆز و تیرە و بنەماڵەکانی کووردە بە بێ جیاوازی و بەزاندنی تەواوی سنوورەکانی کوردستانی گەورەیە بۆ هەر 5 پارچەی کوردستان تا بتوانین ئەو بنەماڵە بە ڕێزانەیە ئەو هۆز و تیرانی کە لە ڕابردووە خزمەتێکیان گرتووە لەسەر 4 پایی گرنگی نێ و ئەم نووسینەکە ئێمە بڕیار و لەگەڵ کۆمەڵێک منە نووسەر و ئەدیمان بڕیارمان داوەیەکێک لەوانە لە بواری ڕۆشنبیری، بواری شۆڕژگەڕی، بواری ئاینی، بواری کۆمەڵایەتی ئەو 4 پایەمان کردو بە پایەکی گرنگ بۆ نووسینی ئەم دوو جەڵدە کتێبە کە لە خۆی لە 1252 لاپەڕەدا ئابینێتەوە و بە دوو جەڵد چاپ کراوە بە سەرپەرشتی چاپخانەی چوارچرا لە شاری سلێمانی. زۆر باشە. کاک بورهان چنێکە بەڕێستان خەریکی نووسینی ئەم کتێبن بێگومان ئەو کەسانی کە نووسەر و کتێب ئەنووسن بێگومان تووشی کێشێکی زۆرە بن لە کاتی نووسینی کتێبەکانیان و ماوەکی زۆریان ئەوێت تا هەوڵ ئەدەن ئەم کتێبانە نووسن. ئەمێ بزانم کە بەڕێستان چنێکە خەریکی نووسینی ئەم کتێبان. وەڵام معلومی جەنابتان کەسێ هەر خولیایەکی هەبێ خولیاکە گەرێتەوە بۆ ڕابردووە مە شتێک نیە یەکسەر تۆ بڵێ هەر لە ئێستا حەزم لێ بوو ئەوەم کرد. منیش لە ساڵی 2000ەوە کە بەدەر لەوەی زیاتر کارەکانی من لە کللتوری و مێژووی داوکردن لە کللتوری نەتەوایەتی کورد کە چەند جارێکیش لەم کەناڵە ڕەنگینەوە چاوپێکەوتنمان کردووە لەسەر پۆشینی پۆشاکی کوردی پیاوان زیندووکردنەوەی کللتوری نەتەوایەتی. پێم خۆش بوو شان بەشانی ئەوەش لە کتێبخانەی کوردی ئەگەر بتوانم گۆشەیەکی بچووکی ئەو فەزایە پڕکەمەوە بە نووسینی بابەتێک لەسەر هەموو ئەو جوانیانەی کە وەکو باسم کرد لەو 4 پایە گرنگەی هۆز و تیرەکانی بنەماڵەی کورد کە هەمیشە دەم ڕەنگین و دەست ڕەنگین بوون خزمەتێ بکەم. لە ساڵی 2000ەوە تقریبان تا 2020 پێش کەرنتینەکە مانگی 2 مانگی 3 بوو من لە هەوڵی کۆکردنەوەی و متوانم بڵێم ئەم کتێبە بەرهەمی 20 ساڵ هەوڵ و ماندووبوون و ڕەنجی خۆمەکە مەدانی شار بە شار و گوند بە گوند هەتا کوردستانی ڕۆژهەڵات، کوردستانی باکوور، کوردستانی باشوور هەمووی گەڕاوم زۆرینەی لە زاری خەڵکە زیندوەکانەوە شتم وەرگرتووە. یعنی ئەتیمادم بەستۆ بە 98 سەرچاوم هێناوە لە هەموو کتێبەکانی ڕابردوو. بەڵام زۆرینەی نووسینی ئەم بابەتانە ئەتیمادم خست سەر ئەو کەسانی کە لە حاڵی حیاتان ماون بۆی لە زاری خۆیانەوە زانیاریەکان وەرگرم. دەستەکان خۆش بێگەڕێم و لای بەڕێزت. بەڵێ عزیزانم ساش پامنێرمان گۆران باشەوەیکی ڕاستەوخۆ لە دەڤەری ڕانیەوە لەگەڵمانەیە. گۆران سڵاوت لێبێ و بەیانیت باش بێ دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. بەیانیتان باش. بەڵێ هەڵبەت وا بڕیارە پاش کەمێکی تر لاور شێخجەنگی یاسەرۆکێتی نیشتیمانی کوردستان بە سەردانێک گاتە دەڤەری ڕاپەڕین لێرەدا وەک لە وێنەکاندا دەبیندرێت لە پشتی منەوە ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و دانیشتوانی ئەم سنوورە
لە چاوەڕوانی گەیشتنی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستاندان بۆ شارەکە. ئەجندای سەردانەکەش وا بڕیارە سەرەتا دەگاتە ناوشاری ڕاپەڕین و لێرەدا پێشوازیەکی گەرمی لێ دەکرێت و بە کۆبوونەوەیکی فراوان لەگەڵ کەسایەتی و لایەنە سیاسیەکان و لەگەڵ کەسانی پیاماقولانی ئەم شارە ئەنجامەدا و لەگەڵ لێپرسراوانی یەکەی داری کۆبوونەوە ئەنجامەدات و دواتریش بڕیارە لەسەر حسابی لاوشەق جرگیا و سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان کە نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا ماوەی چەند ساڵێکە چەند مانگێکە لێرە بڕیاری ئەوەی بۆ دەرچوو بکە تەواو بکرێت، بەڵام تا ئێستا ئەو نەخۆشخانەیە تەواو نەکراوە. بۆیە ئەمڕۆ لەلایەن هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لاوشەق جەنگیەوە و بڕێکی پارەی باشی بۆ تەرخان دەکرێت بۆ بتوانرێت لێرە بەدەوە زیاتر بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەجندای سەردانەکە مەلاری لێپرسراوی مەڵبەندی بشواری ڕاپەڕینم لەگەڵدا دەبێت. کاک مەلا ئەم کاتت باش سڵاو لێبێت، ئەگەر ڕووکەیتە کامێرە سوپاس دەکەم. ئەجندای سەردانەکە چیە بێت و ئەبینین ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لە خەڵکانی ئێرە لە پێشوازی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی نەگەڕێم و لای میوانەکەم. کاک بورهان، ئەمە بزانم کە کتێبەکەی بەڕێستان لە چەند بەش پێک هاتووە و تا ئێستا چەند بەشی چۆتە بەرچاپ؟ ئەم کتێبە لە دوو بەرێک پێگاتووە. بەرگێکیان باش لە هۆز و تیرە و بنەماڵەکان ئەکات، ئەوانەی کە جاف و گۆران و غەوارە و هەموو ئەو بنەماڵانن کە لە کوردستانی گەورە داوەکو باس ئاماژەمان پێکرد هەتا کە لە ئەوروپا و لە وڵاتانی عەرەبیش دانیشتەجێن. بەرگی دووەمیش باسی بنەماڵەی سەید و شێخەکانی کوردستانەکە لەگەڵ هەموو ئەو تەریقەتانی کە لە کوردستانی گەورەدا لە خزمەتی بیر و باوەڕی ئاینیدان. زۆر باشە. کاک بورهان، باست لە کۆکردنەوەی زانیاریەکان کرد. ئەمە بزانم تا چەند هەوڵتدا کە سوود لە کتێبە مێژوویەکانی تری ژوەر بگری کە لە پێشتردا هەبوون؟ ئێمە هەمیشە من ئەم قسەیەم کردووە لە هەموو چاوپێکەوتنێک ئەوتومە نابێ ئێمە ڕابردوو فەرامۆشکەین لەبەرەوەی ڕابردوو یا ئەرکومانبوونی ئەوانەی کە لە پێشینەی ئێمە بوون تاجێکی زێڕینە بەسەری ئێمە وەگەر ئەوان نەبوون ئێمە ژەمانەتوانی ئەسپی خۆمان تاو بین و قەڵەمی خۆمان لەم بوارەدا ڕەنگین کەین. بەڵام من پێم خۆش بوو شتێکی جیاوازتر لە مێژوو بنووسین. یعنی من لێتان ناشارمەوە زۆر جار چوومەتە خزمەتی ئەو کەسە بەڕێزانی کەوا لە تەمە نابوون کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتی هەتا شۆڕژ گەڕەکان بنەماڵ شەهیدەکان پێیان سیر بووە کە من هاتووم کە خۆیان لە حاڵی حیاتە لە ژیانە ماون باسییانەکەم. من پێ هەڵدانم نەکردو، بەڵام ئێمە میلەتی کورد هەمیشە قسەیەکی ناخۆشمانەی ئەڵێن مردوپەرستی زیندوخۆرین، بەڵام من هاتووم لە ئێستادا ستایشی زیندوەکانەکەم کە خۆیان لە حیاتە ماون تەمەنێکی کورتیان ماوە ئیشەڵا تەمەندرێژن بالانی کەم بەگوێ خۆیان ببیسن کە ئێمەینەوەی داهاتوو سوپاسگوزارین بەرامبەر ئەو خەبات و تێکۆشان و مان و هەوڵبوونەی کە لە مێژوودا کردویانە. بۆیە من پشتم بە شتی تازە بەستووە، هاتووم لە زاری ئەو کەسانی کە لە ژیان داماون قسەم وەرگرتووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕابردوومان فەرامۆژ نەکردو ئەم بنەماڵە کە ڕەچەڵکدایە ئەم هۆزەیە ئەم تیرە بەڕێزە لە ڕابردووی ژاخاوەنی مێژوێکی پرشنگدار بوون لە گەلی کووردا لانی کەم هەردووکیانم گرێداوە، بەڵام زۆرینەی سەرچاوەکانم لە زاری کەسە زیندوەکانە وەرگرتووە ڕووپێوێکی مەیدانیم کردووە. زۆر باشە. کاک بورهان، ئەوانەی کە لە تاراوگەن ئەمانە چۆن زانیاریەکانت کۆ کردوێتەوە لەبارەیانەوە؟ بگومان کۆمەڵێک کوردی بڵێن ڕەسەن لە ناو تاراوگە ئەمانە چۆن زانیاریت کۆ کرد؟ ئێمە بۆ معلومی جەنابتان زۆر جار ئەو خەڵکی لە کەناڵەکان یان و سەر ئەدیب ڕووناکبیر هەتا بینەرانیش کە ئەبیسن کوردستان 4 پارچە بۆ نەخێر کوردستان ئێمە کراوە بە 5 پارچەوە توانین بڵێن کوردستان لە ڕووسیاش بەشێکی زۆرمان هەیە کە زیاد لە 300,000 کەس تا 500,000 کەسە. من لەبەرەوەی ئێمە ناتوانین داتای دقیق یا ژماری ڕاستی بە گوێ بینەران داوڵین یا بیسەران، بۆ لەبەرەوەی ئێمە هەمیشە لە زاری نەیارەکانمان و ژماری کوردمان وەرگرتووە، چونکو ئێمە دەوڵەتێکی سربەخۆ نەبووین تا کار بکەین بۆ ڕاستی دەرخستنی ژماری دانیشتوانی کورد. بۆیە زۆر جار ئەوترێ 30 میلیۆن 40 میلیۆن من قەنەعەتمە زۆر لەو ژمارەش زیاترە، چونکو ئێمە سێهەم نەتەوەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە دوای عەرەب و تورک کە تا ئیسە بێکیان و بێنێتەوە ماوینێتەوە، بەڵام بەداخەوە تەمەناکەم لە ئایندەیەکی نزیکە هەمومان بگەین بە خەونی بە دەوڵەتبوونی خۆمان. لەبەرەوە کوردانی تاراوگەش لە ئێستادا بەشێکی گرنگی ئەم کتێبەی ئێمەن باسمان کردووە، لانی کەم ئەتوانم بڵێم لە ئێستادا نزیکی 1 میلیۆن کوردی کوردستانی گەوری ئێمە لە وڵاتانی ئەوروپا دانیشتەجێن بۆی ئەو شەپوو لە برسێتی و قات و قڕی و نەبوونی باری ئەمنیەتی لە ڕابردوودا هەموو ڕویان لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و هەتا قاڕی ئوسترالیاش کردووە. من هاتووم تیشکم سەر ئەوانش کە گرێم داونەتەوە بە بنەماڵە کوردیەکانەوە، یعنی ئەکرێت لە 100 ساڵی ئایندەدا گەنجێکی دانیمارکی هەڵکەوێ بڵێ من عەشرەتی زەنگنم، عەشرەتی جافم، عەشرەتی گۆرانم، نەخێر شێخێکم لە بنەماڵەی کەس نەزانی یا قادری یا پیرخدریم، با خەڵک لای ئاسایی بێ ئەو شەپۆ لە کۆژڕەوەی کە ڕووی کرۆتەوەی ئەوانی نیشتەجێ کردووە. لەبەرو ئێمە بەشێکی گرنگی ژمانەیە ئەو داتانش بە زۆری
لە ڕێی برای بەڕێزم شێخ فەرهەنگی شێخ محەممەد کە ئەندامی هەرمی ئۆرە بروێ لە وڵاتی سوید پەیوەندیمان کردو بە قۆنسوڵخانەکانی تەواوی وڵاتانی جیهان ئەوەی کە لە هەولێر و لە سلێمان و لە بەغدانی شتەجەیە بە داتایەکی نزیک کە نزیکی 1 ملیۆن کوردمان هەیە لە تاراوگە ژیان بەسەرەبن ئەوانیشم هێناوە هەموو کار و چالاکی و خزمەتەکانیان لەم کتێبەدا بە تیشکێکی کەم باسکراوە. زۆر باشە کاک بورهان زیاتر ئەو شتانەی کە فۆکس خستۆتە سەری لەناو ئەم کتێبەیە لە بنەماڵە کوردیەکان و هۆزەکانە کامانن کە هەوڵتدا بیخەیتە ڕوو. من وەکو پێم وتی ئەمە چمکێکە لە مێژوو یان بەشێکە لە مێژووی بنەماڵەکان لە ئێستا من دوو جەڵدم نووسیوە کە خۆی لە 1250 لاپەڕە ئەبینێتەوە لە ئایندەشدا تەمەنا ئەەکەم بەرگی سێهەم و بەرگی چوارم بکەوێتە بەردیری خوێنەران لە بەرەوەی میلەتی کورد میلەتێکی بەربڵاوە هۆز و تیرە زۆری هەیە. من لە ئێستا داتوانیمە نزیکی 150 تیرە و بنەماڵە لە هۆزی جاف و غەوارە و با بڵین گۆران و بابانەکان کۆکەمەوە زیاد لە 11 بنەماڵی گەورەی شێخی ناودارۆک و شێخانی قادری و نەقشبەندی و سۆڵەیی و سوهرەوەردی و مەردۆخی و پیرخدری و کۆمەڵێک لەو بەڕێزانە کۆم کردوێتەوە بەڵام ئەمە زمان حاڵی هەموو گەلی کورد نییە لە بەرەوەی گەلی کورد زۆر لەوە گەورەتە من بتوانم لە پێناسی دوو کتێبیات چۆن کتێبە ئاماژەی پێ بکەم بەڵام کاک بورهان زۆربەی ئەو کتێبانی کە هەن لە ڕابردوودا نووسراون زیاتر باز لە کوشتار و شەڕ و تۆ تا چەند هەوڵت داوە کە ئەمانی تێدا باز نەکەی و کتێبێکی جیاواز بێت لەوانی کە لە پێشتوودا هەت. من سوپاس دەکەم کە ئەو پرسیارەت کرد تەبعاً من هاتووم لەم کتێبەدا ئاشتەوایی کۆمەڵایەتیشم ڕاگەیاندووە ئەگەر لە ڕابردووە من ڕۆک و پێم وتی ڕێزمێ بۆ نووسەرە بەڕێزەکان کاتێک کە بنەماڵەیەکی شێخان یا ساداد یا جاف هاتۆ کتێبێکی نووسیوە تەنیا باسی بنەماڵەکەی خۆی کردووە مافی خۆیەتی کێشەمانێ بەڵام با ئەوەش بزانێت تەنیا خوێنەری بنەماڵەکەی ئەم کتێبە خوێنێتەوە سوودی لێ ئەبینێ لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێ نووسەرمان هەیە پێچێ زۆر جارۆ قسە ئەترێ خیانەتە لە مێژوو بێک و خۆی بیگەڕنەوە بۆچی خیانەتە من ێستا گردوو بنەماڵی بەڕێز لە ڕابردوودا 100 ساڵ لەمە پێش شەڕێکیان کردبێ لەسەر شتێکی دیاریکراوی بچوو بۆ ئەبێ منەسە باسیکەم لە کاتێکا دەیان شتی جوانیانێ بەرامبەر بێتی و ئێستش وەکو برا ئاژین بۆیە من هاتووم ئەو سنوورەژم شکاندووە هیچ شتێکی ناشرینی گەلی کوردم نیشانی کەس نەداوە ئەم کتێبە لە بەرەوەی من قۆنسوڵخانەکان هەموو داوای دوای نوسخەمان لەکەن هەتا بەڵێنی ئەویان پێداوم کە لە کتێبخانە گەورەکانی ئەمریکا و شانشینی بەریتانیاژە ئەم کتێبە لەوێ وەکو نوسخەیەک لێمان وەرگن خۆتان نەزانن هەموو کتێبێ وەرناگیرێت لە بەرەوەی تەشیر و سوکایەتی تیابێ من هیچم نەنووسیوە تەنیا هاتووم ڕۆژوانەکانی ئەو بنەماڵە بەڕێزانە کە لەژێر کەپل و ساباتێکا لەژێر نووسینێکایە خانمێکی بەڕێزی وەکتۆ کە توانی بێتی خزمەتێک لە بواری ئەدەبیاتە لە بواری دیوەخاندارێ لە بواری نووسینە کە پێشکەش بە گەلی کورد کە ئەوەم نووسیوە وە تەواوی ئاینەکانیشم نووسیوە ئاینی شەبەک کاکەی مەسیحی هەتا شیعەکانی کوردستان هەموو ئەمانم هێناوە من تەنیا گرنگ بوون بەلای منۆ کوردبوونە وە جوانیەکانی ئەم میلەتی ئێمەش ئەوەندە زۆرە نەک لە 4 جەڵ کتێبا لە دەیان جەڵدیژا بینوسین ئەگەر ئێمە بە ویژدان و بە ئینساف و بێ ڕقوکینە بینوسین قەنەعەتم وایەشتر کەمتر بێ بۆ ئەوەی کە ئەم میلەتی ئێمە کە خاوەنی 50-60 ملیۆن کەس بێ ئەگەر یەکی چاکەیەکی ژمانە بێلانی کەم دەیان جەڵ کتێبی چاکەمانەیە بۆیە خۆم پاراستووە لە هەموو سوکایەتی و تەشیرێک هەتا کۆمەڵێ بنەماڵە ئەگەر شتێکیان بۆ نووسیبم باسی ئازایەتی و قارەمانەتی بەرامبەر بنەماڵەی کە کرد بێ بەڵام بەرامبەر بە نەیارانی کورد من نووسیمە بۆ نمونە قوربانیمان داوە شەهیدمان داوە ئەنفالمان داوە هەموو ئەمانە نووسیوە بەڵام وەکو سوکایەتی و تەشیر و ناوزڕاندن هەتا بچووکترین تعلیقیش کە بنەماڵەیە لە بنەماڵەیەکی دابێ خۆم لێ پاراستەوە نەنووسیوە خۆش بێت. کاک بورهان ڕۆڵی ژن چی تا چەند لەو کتێبانە تا باس لە ڕۆڵی ژنان کراوە بگومان ژنانی شان بەشانی پیاوان کاریان کردووەوە دەستیان هەبووە لە مێژوودا من وەکو پێم وتی ژنانی ڕابردوو هەموو باس کراون بە جزئیات بە کەمیت باڵێنەوە و حەبسەخانی نەقیب مەستورەخانی ئەردەڵانی دەیان سەرکردەی ژنی کەمانەوە بەڵام من هاتووم لە ئێستادا هەر بنەماڵەیەک بۆ نمونە بنەماڵەی شەید عەلی عەسکەری کە لێرەوە ڕێزمەیە بۆ خات و حاجی سەبیحە کە ژنێکە بەڕاستی قارەمانانە چەندین مناڵی پەروەردە کردووە لە وڵاتەدا توانیوانە هەمیان من بە ئوستاز و مامەسا بۆ نمونە ژنانی کە وەکو خات و شیرین وەکو خات و مهاباد وەکو حەفیدەخان وەکو ژنان بەس بەداخەوە کۆمەڵێکیان نەگەشتن بەم کتێب وفاتیان کرد لە پیاوان و لە ژنانیش هەموو ئەمانە کۆمەڵێ خێزانی بەڕێز بۆکو خێزانی حاجی شێقار کە هەتاکو وفاتی کرد لە خزمەتی پیر و پەکەوتەوە نەخۆشا بووە خۆی بەدەستی خۆی چاری کردووە لە بنەماڵە بەڕێزەکانە ئەو ئافرەتانە ژمێناوە ڕۆڵەکانیانم دیاری کردووە چونکو من کتێب باسی کوردم کردو بۆم گرنگ نەبووە لە ئاینی لە ڕەگەزی لە سنووری لە ڕەنگی لە هەتا لە ژنومێر پیاویژی لەبەرەوە کەمتر تیشکم خۆتە سەر ئەو ژنانە پێم باش بوو لە پەراوێزی بەرگی چوارەمە هەر بەریەک تایبەت کەم بە ڕۆڵی ژنان لە مێژوی کووردا لەبەرەوە ئەگەر هەندێک ژنیژم نەنووسی بێ زۆر جار کەم تەرخەمی بنەماڵەکەی بووە یاخود ئەم کرۆنا ئەم نەخۆشیە نەکبەتەی کە بەرۆکی هەمومانی گر بۆ هۆی دابڕانی 6 مانگێ من لە
ئەوانی کە داتا و زانیارین بۆ بێنن بۆیە داوای لێبوردنم هەیە و لێرە ژۆ پێیان ئەڵێم ئەوەی کە من نووسیومە مانای ئەوەنی ئەمە تەواوی مێژوگەلی کورد بێت زۆر بنەماڵی بەڕێز هەیە من دەنگم پێی نەگەیەوە یا ئەو کەم تەرخەمی کردووە ئەوە ناونیشانمان نووسیەوە لە بەرگی دومی کتێبەکە ئەتوانین لە ڕێی ئیمێڵ و پەیجەکانەوە بما بێنن تاکو بتوانین زیاتر بە خزمەتەکانی ئەوانش بەگوێ بینەران و چاوی بیسەرانە کاگوران تا چەند هەوڵت داوە کە کتێبەکانت ئەوانەی کە بڵین بە چاپ بگەێنراوە ببیتە کتێبخانە بۆ ئەوەی کە ئەو کەسانی و خوێندکارانیانەوێت توێژینەوە بکەن سوودی لێوە بگرن. من ئەمە یەکەم چاوپێکەوتنمە لە گەلی کوردستان هەتای سم کتێبەژم لە بازار با بڵین بڵاو نەکردەوە پێم خۆش بوو لە ڕێوڕسمێکی شایستەدا لە یەکێک لە هۆڵەکانی سلێمانیا هەموو کەسانی کە ماندوو بوون پێمەوە بە تایبەتی ئەگەر ناو بێنم ناوەکان زۆرن بەڵام لێرەوە زۆر سپاسی کۆمەڵێکیانەکەم کە لە ژیاندا نەمان بەداخەوە نەگەشتن بەوەی کە ئەم کتێبیان بکەم بە دیارێکێک لەوانە کاک شێخ سالاری حەفید بوو کە پێرەوە فاتی کرد کاک شێخ حەمەمین و کۆمەڵی ڕیشسی و بنەماڵە بەڕێزەکان کۆمەڵی مامەساوکی و دکتۆر کەساس هەموو ئەمانە پێشکەشێکم بە ڕۆحی ئەوانژی کە لە حیاتا ماون یعنی زۆرن لەو کەسانی کە من نازانم ئێستا بڵم ناویان بێنم وەکو شێخ جەلالی شێخ باقرۆک و شێخانی نێرگە سەجاڕۆک و کاک محەمەدی حاجی مەحموود هارونی کاک محەمەدی حاجی مەحموود فەرید دونجاو یان ئەمانە کۆمەڵێکن من تەواو تەشەکوریان لێکم سوپاسیانەکەم کە توانیان هاوکارێکی باشی من بن لە نووسینی ئەم کتێبەیە پێم خۆش بوو لە ڕێوڕسمێکا کەلانی کەم ئەوانیش بزانن بەرهەمەکان گەیوە بەمە بەڵام معلومی جەنابتانە بەهۆی ڕاگەاندنی باری تەندروستی کە ئێستا ئەم نەخۆشیە لە ئارایە ناتوانین لە هۆڵێکی داخراوە کۆبینەوە بەڵام لە ڕێی کتێبخانەی چوارچتا لە کۆتایی شەقامی مەولەوی لە شاری سلێمانی ئەو ئەرکی چاپکردنی ئەم کتێبەی گرتووەتە ئەستۆ زۆر سپاس یەکەم کە هاوکارێکی باش و پاڵپشتێکی باش بوو بە من هەر ئەویش بڕیاری داوە بە تەواوی کتێبخانەی کوردستانە بڵاوی بکاتەوە بکوێتە بەردیدی خوێنەران. باشە کاک بورهانوەکو کۆتا پرسیارم ئەمەوێت باس لۆ بکەین کە کار و پرۆژەی داهاتووی بەڕێزت چی ئەبێت؟ کار و پرۆژەی داهاتووی من لەم کتێبەوە فێری زۆر شت بووم گەیم بە زۆر با بڵێن وتەی ناوداران و زانایانی کورد بە زۆر کردەوەی جوان کە نەمبیست بوو یان نەمدی بوو بۆیە بڕیار ماوە کۆڵ نەدەم هەتاکو ئەو تەمەنەی کە لە ژیان ماماوە بتوانم خزمەتێ بە کللتوری نەتەوایەتی کوردکەم بۆ و هەوڵی زیندووکردنەوەی ئەو مێژووە بم کە زۆر جار لە قوشبنێکی بنەماڵەیەکدایا لە ژێر کەپر و ساباتێکا گەورەترین خزمەت بە گەلی کورد کراوە لە بواری شۆڕژگێڕی و ئاینی بەڵام بەداخەوە لە بەروی نەخراوەتە سەر پەڕاوێک بینەران و بیسەرانیان نەوەی ئایندەیان ئەم ڕۆڵی کە لە ئێستادان نەیان بیستۆ نەیان دیوە من تەواوی ژیانی خۆم تەرخانەکەم بۆ ئەوی کە بتوانم هەوڵ بدەم لانی کەم لە گۆشەیەکی بچووکی کتێبخانەی کوردیا هەموو ئەوانە بخەمە ڕووبی کەم بە نووسین و لەسەر پەڕا و تاکوم لە مێژوواون نەبن و بتوانین شان بەشانی هەموو ئەو کەڵە نووسەرانی کە ڕابدو ئەمەش خزمەتێکی بچووک بە گەلی کورد و وڵات و نیشتیمانەگە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەم سپاس بۆ زانیاریەکان بە هیوای بەرداوامی بەڕێزت بەڵێ سپاس بۆ بەڕێز شێخ بورهان پیرخدری نووسەرکا بە شوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم تەواوی وەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تاسبینێ هەر شاد